بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکک سڵاوتان لێ بێبانیتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش بە هیوای دەرساخی و تەندروست باشیتان. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم سارە لە پرۆگرامی بەیانی باش هاتینەوە خزمەتان کۆمەڵێک بەرگە و بابەتمان ئامادە کردووە. لە تەوری یەکەمی پرۆگرامەکەشماندا هەڵبەتە تەوری سەرکی پرۆگرامەکەشمان دەبێ و قسە و باسی زیاتریشی لەسەر دەکەین میوانمان دەبێ سەبارەت بە گێچەڵی سێکسی و توندوتیژی خێزانی بە تایبەتیەوەی کە لە ماوەی ڕابردوودام دیاردە و حاڵەتانە لە عێراق و هەرێمی کوردستان بەڕادێک لە ڕادەکان زیادیان کردووە. ئێمە قسە و باسی زیاتر دەکەین لەسەرم بابەتە و دواتریش میوانمان دەبێت تەوری سەرکی پرۆگرامەکەمان ئەم بابەتانە دەبێت دواتریش هەواڵ و زانیاری لە پامێرانمان وەردەگرین. سەرەتا دەچمە لای سارا سڵاوت لێ ببانی باش. سڵاو لە تۆ سڵاو لا بینەرانمان بۆ ئومێدم هەموو لایەک باش بن. هەروکاو کارماماژێ پێکرد کۆمەڵە بەرگۆ بابەتمان ئامادەیە بەڵام بابەتی سەرێکی ئەمڕۆمان ئەوش گفتوگۆکردنە سەبارەت با گێچەڵی سێکسی وەروەها گێچەڵی ئەلکترۆنیش کا لە ماوەی ڕابردووە زۆر بینراوە هەروەها هۆکارەکانی چن لە ڕووی یاساوە چۆن ئەو کەسانە سزا ئەدرێن بێگومان سەرەتاگە پێناسەیەکی گێچەڵی سێکسی بکەینەویش بریتە لە دەستدرێژی کردن یاخود هەراسان پێکردنی کەسی بەرامبەر چی ئەگەر لە ڕەگەزینێ بێ یاخود لە ڕەگەزینێر بێت ئەویش لە ڕێگەی گفتارۆ بێت یاخود ئاماژە پێکردن بێت یاخود چۆن بڵێن تعلیقدان و بابەتانە یاخود هەتاکو و کاتێک کە ئەگاتە چۆن بڵێن توندوتیژی سێکسی وەروەها چۆن بڵێن بەکردار بکرێت ئەو گێچەڵکردنە و هەروەها ئەمە ڕوئەدا هەندێک جار بەداخەوە لە نێو خێزانەکان هەندێک جاریش لە شوێنی کارەکانە لە شوێنە گشتەکانە لە نێو تەکسی و پاسەکانە لە بازاڕەکانە کامە ڕوبەڕووی خانمان ئەبێتەوە بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمەیە هۆکارەکانی زۆر نێکێک لە هۆکارەکانی نەبوونی هۆشیاری یاساییە خود تاکو چەند تۆ زانیاریت هەیە لەسەر ئەوەی ئەگەر هاتوو کەسێک گێچەڵی سێکسی پێکردی پێویستە چی بکەیت و تاکو چەند پێویستە بچی سکاڵای لەسەر تۆمار بکەیت و مافی خۆت بەدەستبێنی لە ڕووی یاساوە بەڵام کێشەکە لێرە لەوەیە ئەگەر باسی یاسای عێراق بکەین کەوا یاساکان زۆر کۆنن بۆ سەردەمی ئێستانە بن هیچ یاسایەک نییە بۆ گێچەڵی ئەلکترۆنیکەوە بتوانی چۆن بڵێن یاسایەکی تایبەت بێت بۆ بابەتا ڕەنگە لێرە و لەوێ یاساکان ڕێک بخەن و بتوانن کە مافەکەت بەدەستبێنی یاخود بەدەستی نەهێنن و لەگەڵەوەشە هەندێک یاسا هەیە کە ئەمانە ئەبینیت کە لە بەرژەوەندی تاوانبارەکەیە لە بەرژەوەندی و کەسەیەکەوە گێچەڵی پێکردووی ئەبینیت کە یاسای 409مان هەیە کە ئەم یاسایە پێوتر جەرائم غەسل العار ئەویش کە چۆن بڵێن خان ئەو ژنە ئەکوژێت لەسەر جەرائیمی شەرەف یاخۆ تاوانی شەرەف لە دواتریش لە یاسایە بینیت کە سزاکەی کەمترە بەراورد ئەگەر هاتوو خانمێک بیکات یاسای ترمان هەیە بە هەماشی و لە بەرژەوەندی تاوانبارەکەیویش ژمارە 398 کە ئەمەش ئەگەر هاتوو کەسێک چۆن بڵێن دەستدرێژی سێکسی لە خانمێک کرد دواتر توانێت هاوسەرگیری لەگەڵ بکات لە ڕووی یاساوە سزا نادرێت و بەم شێوازەش ئەو کەسە توانێت چۆن بڵێن جارێکی تر کارێکی لەم کردارێکی لەم جۆرە بکاتەوە لەگەڵەوەش ئەمە چۆن بڵێن تاوانێکی ترەکە بەرامبەر بۆ کچە ئەکرێت بەدەر لەوەی کەوامە چۆن بڵێن تاوانێکی بەرامبەر کراوە دواتریش کە لەگەڵ ئەو کەسایە ئەژیت و هاوسەرگیری لەگەڵ ئەکات ئەمەش تاوانێکی ترەکە بەرامبەری ئەکرێت و بەهۆی ئەوەی کە لە کۆمەڵگەیەکین ئێمە کە ڕەنگە خەڵکی بترسێت لەوەی بڵێ دواتر من ئەم کچەم ناتوانم چۆن بڵێم هاوسەرگیری بکات یاخۆت لەبەر قسەی خەڵکو ئەو کەس ئەو کچەش خۆی لەبەر قسەی خەڵکو لەبەر ئەو فشارەی کە کۆمەڵگە خستۆتیە سەری و لەبەر ئەوەی هەندێک جاریش تەنانەت تاوانبارەکە هەڕەشەیان لێکات ڕەنگە بچن و ئەو قەرارەیە خۆت ئەو مادەیە کە ئەویش ئاماژە پێکرد 398 زەواج لەگەڵ ئەو مختصبە یاخود ئەو تاوانبارە بکەن و بەم شێوازەش ئەو کەسا توانێت بۆ خۆی بە هیچ شێوەیەک سزا نەدرێت و ئەمەش ڕووی داوە و لە عێراقیشا ڕووی داوە بەهۆی کۆمەڵگەی ئێمە بەهۆی کۆمەڵگەیەکی داخراوە بەهۆی کۆمەڵگەیەکە کە ئەم بابەتی شەرەف کە بە تەواوەتی شەرەفی عائیلەیەک بەسراوەتەوە بە کچەکانەوە بۆیە ئەبینیت کە ئەم مادەیە بەکارهێنرێت و تاوانبارەکانیش سوودیان لێبینیوە ئێمە دواتر لەگەڵ پارێزەرێکە کە میوانمانە بێت گفتوگوی زیاترەکەین بابزانین بارودۆخی خانمان لەم ڕۆوە چێوەڕوو هەگێچەڵ ئەلکترۆنی چۆن بتوانین ئێمە چۆن بڵێن مافەکانی خۆمان بەدەست بێنین بەهۆیەوەی کە یاسایەکی تایبەتی نییە دواتر گفتوگوی زیاتر سەبارەت بۆ بابەتان بەڵێ هاوکارم سارا باسی کۆمەڵێک هۆکار و فاکتەری کردکەوای کردووە گێچەڵی سێکسی بە تایبەتی لە ئێستادا لە
عراق و هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوون کە ئێمە باسی بابەتێت دەکەین ڕەنگە هەندێک جار ئەم بابەتە بە تابوو قەدەغەکرا و حرام و عیبا لە کۆمەڵگەی خۆماندا لە ناوەندە پەروەردەیەکاندا لە شوێنە گشتەکاندا باز بکرێ و لێک بدرێتەوە بەڵام گرنگە کە باز بکرێ بۆی هەم کۆمەلگا هەم ئەو کەسانی کە دەستدرێژی سێکسیان دەکرێتە سەر بە ئاگا بن. ئەگەرێمە بە شێوەیەکی گشتی باس لە توندوتیژی بکەین هەڵبەتە توندوتیژی ڕێگۆڕشەیەکی دوور و درێژی هەیە ئەمە تایبەت نییە بە نەتەوە و کۆمەلگە و باوڵین وڵاتێکی دیاریکراوە ئەمە سنووری هەموو وڵاتەکانی بڕێ و توندوتیژی هەڵبەتە بە درێژایی مێژوو مێژوویەکی دیاریکراوی هەیە و جۆرەکانی توندوتیژی زۆرن بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ باسی دەکەین وەوەی ئێمە ئەمڕۆ تیشکی دەخەینە سەر بریتێ لە توندوتیژی سێکسی کە بەداخەوە وەک باسمان کرد ڕووداوەکان و حاڵەتەکان لە هەرێمی کوردستان و عێراق زیادیان کردووە. ئێمە ئەگەر باسی جۆرەکانی توندوتیژی سێکسی بکەین هەڵبەتە چەند جۆرێکی هەیە ئەویش بریتە لە گێچەڵی سێکسی کە هەندێک جار یعنی لە شوێنی کار لە دەرەوە لە بازاڕی لە شوێنە گشتەکاندا زۆر جار بەر ئەم ڕووداوانە دەکەوین یاخود لاخەکردن بەدبەکارهێنانی سێکسی ئەم بابەتانە هەمووی دەچێتە چوارچەوەی گێچەڵی سێکسیەوە و حاڵەتەکە ئەگەر پێناسێکی بۆ بکەین بریتە لە بەدبەکارهێنانی و کردارە بەرامبەر بە کەسی بەرامبەر ئەمە هەمووی دەچێتە چوارچەوەی گێچەڵی سێکسیەوە هەمووی دەچێتە چوارچەوەی با بڵێن توندوتیژی سێکسیەوە. هۆکارەکان زۆر زۆرن ئەو فاکتەرانی کەوا دەکەنم دیاردەیە یاخود ئەم حاڵەتە لە کۆمەڵگە و شوێنێکی دیاریکراودا پەرە بسێنێ و ئامارەکان زیاد بکەن کۆمەڵێ فاکتەر کۆمەڵێ هۆکارن بەڵام گرنگترین ئەو هۆکارانە کەوا دەکە ئەم حاڵەتانە زیاد بکە بریتە لە بارودۆخی وڵات بارودۆخی ژینگەیی دۆخی ئابووری سەختی دۆخی ئابووری خراپی دۆخی ئابووری ئەمە یەکێکە لەو هۆکارانی کەوا دەکە ئەم حاڵەتانە زیاد بکە. بارودۆخی جەنگ بەداخەوە زۆر جار بە تایبەتی خانمان و ژنان لە بارودۆخی جەنگدا قوربانی سەرەکی دەبن و دەبنە قوربانی سەرەکی نێوان دوو وڵات قوربانی سەرەکی نێوان دوو جەمسەر بۆ خۆمان دەبینین لەو شوێنانی کە جەنگ و کوشتار و ئاشوبی زۆری لێ ئافرەتان و ژنان هەمیشە لەوێ قوربانی سەرەکی بوونەوە بەردەوام ئەم حاڵەتانە بەرامبەریان دووبارە بۆ توندوتیژی سێکسی و جۆرەکانی توندوتیژی سێکسی بە هەموو جۆرەکانەوە. زیندوترین نمونە لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی لە عێراق هاتنی ڕێکخراوی داعش و لە ساڵی 2014 داگیرکردنی ژمارەیەک شوێنی عێراق و ژمارەیەک پارێزگای عێراق بوو کە بەداخەوە لە شنگال ئەم حاڵەتەمان زۆر بینی لە دوای ئازادکردنی و ناوچەیە ئەو با بڵین ئەو کچ و خانمانی کە لەو شوێنە ڕزگاریان بۆ لە دەستی داعش ڕزگاریان بۆ باسی نەهامەتی و ئێش و ئازارەکانی خۆیان دەکرد کە بە چ شێوەیەک ئازار دراون بە چ شێوەیەک توندوتیژی سێکسیان بەرامبەر کراوە بە چ شێوەیەک گێچەڵی سێکسیان بەرامبەر کراوە بە چ شێوەیەک بوون بە قوربانی بۆیە دەبینین یعنی لەو شوێنانی کە جەنگ هەمیشە ئامادەیی هەیە لەو شوێنانی کە جەنگ و کوشتار و ئاشوب هەمیشە بوونی هەیە لەو شوێنانە ئەم دیاردانە زیاد دەکات ئەم حاڵەتانە زیاد دەکات چونکە ئافرەت لەوێ وەکو ینی بەداخەوە ئەم ڕستەیە بەکاردێن بەڵام ئەمە حقیقەت ئافرەت لێ وەکو کاڵایەک بەکاردێنرێ و وەکو کارتێکی فشار بەکاردەهێنرێ. بۆ نمونە لە مووسڵ ئێمە دیاردەیەمان بینی کە ڕێکخراوی داعش بۆ ماوەی چەند ساڵێک دەستی بەسەر و ناوچەیەدا گرت بوو لە دوای ئازادکردنی کاتێکە ئەو کەیسانە ئاشکرا دەبوو یاخود کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چاوپێکەوتنیان لەگەڵ خانمانی ڕزگاربووی دەستی داعش دەکرد باسییان لە ئێش و ئازار و مێنێتەکانی خوان دەکرد کە بە چ شێوەیەک توندوتیژی سێکسیان بەرامبەر کراوە بە هەموو جۆرەکانیەوە بە چ شێوەیەک ئازار دراون و بە چ شێوەیەک با بڵین بەکار هێنداون وەکو کارتی فشار. بۆیە جەنگ یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ زیادبوونی ئەم حاڵەتە لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک لە هەر جێگەیەک. باسی هۆکارە ئابوووریەکەشمان کرد هەڵبەتە هۆکارێکی دیکە کە بەداخەوە ئەمیش دەتوانین بڵێن تا ڕادەیەک هۆکارێکی سەرەکی بریتە لە هۆکاری پەروەردەیی و بەرزی ئاستی ڕۆشنبیری کە بەداخەوە هەندێک جار ینی لە کۆمەلگای خۆماندا ئەم دیاردەیە نابینین یاخود ئەم بابەتە هەندێک جار بە شێوەیە لە شێوەکان ئامادەینەوە ئەویش بریتە لە با بڵین بەرزی ئاستی ڕۆشنبیری تێگەشتنی تاک بەرامبەر ئەم ڕووداوە بۆیە گرنگە ینی ئەم باس لە فاکتەرەکانی بکرێ و دواتر باس لە چارەسەرەکانی بکرێ. ئێمە میوانمان دەبێ وەکو هاوکار ئاماژەی پێکرد پارێزەرێک لێرە ئامادە دەبێت هەم لە ڕۆی یاسایەکەی بۆ ماڕوون دەکاتەوە کە
ئاخۆ هیچ یاسایەکەی کە بەرگری لە کەسی لەو کەسە بکە کە توندوتیژی بەرامبەر بکراوە و هۆکار و چارەسەرەکانی چی دەبێت کە کەسێک توندوتیژی بەرامبەر بکرێ دەبێت پەنابووی چۆ بەرێ و بە چ شێوەیەک خۆی ڕزگار و قوتار بکە لەو بابەتە. بەڵێ خۆشەویستان ئێمە ئێستا دەچینە بڕگەی پامنێرانمان هەواڵ و زانێرەکان لە پامنێرانمان وەردەگرین سەرەتا لە گەرمیانەوە دەست پێ دەکەین دەڕۆینە لای دڵنیا مەحموود. دڵنیا سڵاوت لێبێ و بەیانیت باش. بەیانیت باش. سڵاو لە ئێوە بەیانیتان باش. ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. دیلان زانکۆی گەرمیان ماوەی چەند ساڵێک لە ناوچەکەدایە لە قەزای کەلارە خزمەت بە خەڵکی بڵێن سنووری گەرمیان و لە هەمان کاتە بەشێک لە سەلاحەدین و دیارلەشەکە. ئەو زانکۆیە بەداخەوە چەندین جیلی خوێندکاری پێگەیاندووە دەریانی چاندووە، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی عێراق دانی بۆ زانکۆیە دانەناوەکو زانکۆیەکی فەرمی. ئەگەرچی لە ڕابردوودا ئەو زانکۆیە سەر بە زانکۆی سلێمانی بوو، بەڵام ئێستا زانکۆیەکی سربەخۆیە. بۆیە لە ئێستادا سوزان منسوور و لەگەڵ کاروانیاروەی هەردوو پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەڵدان و سەردانی وەزیری خوێندنی باڵای عێراقیان کردووە بۆی چیتر ئەو کێشەیە یەکلایی بکەنەوە و زانکۆیش لەو دڵە ڕاوکی و ڕاڕایە ڕزگار بکەن کە چەند ساڵە هەوڵی بۆدا. بەڵام بیانووی وەزارەتی خوێندنی باڵای عێراق ئەوەیە کە ئەو زانکۆیە هەندێک کۆلێژی لە ناوچەکانی مادەی 140 هەیە بە تایبەت خانەقین. ئەمە وای کردووە کە ئەوان بە گرفتی بزان ئەڵێ نابێ ئەو زانکۆیە کۆلێژەکانی لەو شوێنانە هەبێت. ئەوانیش وایان وتووە بە وەزارەتی خوێندنی باڵا کە هاوڵاتیان لەوێەوە پێکاتێک کورد عەرەب تورکمانەوان دەخوێنەوە زانکۆیە ئەمە لە خزمەت خەڵکدایە، بۆیە لە ئێستادا سەرقاڵی چارەسەرکردنی ئەو گرفتن. بەهۆی ئەوەی کە پلەی گەرما بەرزە لە گەرمیان ڕێژەی کارەبا لە 4.1ەوە کرا بە 4.7 لەسەر داواکاری خەڵک لەبەرەوە ناوچەکە زۆر گەرمە و پێداویستی کارەباوەکو پێویست نییە، بۆیە خۆشبەختانە دوێنێ بڕیاری لەسەر درا بە ڕێژەکە لە چەند نمرەیەک زیاد کرا بۆی کە بتوانێت خزمەت بە خەڵکی ناوچەکە بکە. لە لایەکی ترەوە لە هاوڵاتیەک لە گەرمیان 1700 نەمامی خورما بەڕێگەی ساوسکردن کە لە وڵاتی ئیماراتەوە هێناوێتە ناوچەکە لە جۆری بەرحی و مەجهول لە وڵاتی ئیماراتەوە، کە ئەمە وای کردووە خەڵکێکی زۆر ئەو شەڵانیا کۆتە و نەماوەی خورما کە بە تازایی پێئگا هێناوێتە ناوچەکەەوە سەرتانی بکەن ڕۆژانەوە بەشێکی باشی لە بکەن، چونکە گەرمای گەرمیان بۆ خورما زۆر لەبار و گونجاوە. بۆیە خەڵک لە ئێستادا ئەوە بەکاری هێنێ و بەشێک لە شۆستە و شەقامەکانیش لە کەلار و لە کفری وانە ئەبینی دارە خورمایان تێدا ڕواندووە. لە ئەنجامی وەرگەڕانی ئۆتۆمبیلێک لە کەلار بەداخەوە یعنی لە باوەنور ناحی باوەنوری سەر بە قەزای کەلار دوو هاوڵاتی بریندار بوون، نەخۆشخانەکە بڵاوی کردووە ینی ئەو دوو کەسەی کە لە ناو ئۆتۆمبیلەکەدا بوونە خۆشبەختانە برینەکانیان سوکە و ڕەوانەی سلێمانی کراون. سەرپەرشتیاری ئیداری گەرمیان بڕیاریدا بە دابینکردنی شتەمەنی بۆ بەشێک لە بەرگری فریاکەوتن بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری فریاکەوتن. ئەمە لە ماوەی ڕابردوودا هەندێک بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی دیلان خزمەت گوزاریان کەمە، نیگەرانن. بۆ نمونە ئێستا بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان بە تایبەت بەشی کبری ئەمانە هەندێک جار کە ئیش و ئەرکەکانیان زۆر سەخت و قورسا لە بەیانیانە لە شەوانە لە زۆربەی کاتەکانە ڕاوچێک بین ئەوان بە دوای ڕاوچەکانەوەن بنزین و سوتەمەنیان پێویستە و هەندێک پێداویستی تریان پێویستە. خۆشبەختانە لە ماوەی ڕابردوودا لەن یەکێتیەوە لە ساڵانی ڕابردووە لای هێرۆخان و چەندین هاوکاری کراون، بەڵام لە ئێستادا ئەودا داواکارن حکوومەت هیچ شتێکیان بۆ ناکەوە ئەوان پێداویستیان لە هێزە ئەمنەکانی تر زۆر زیاترە و پێویسترا. بەڕێوەچوونی لە کەلار بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە کچان ماراسۆنی کچان و ژنانی لەلایەن ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکانی گەرمیانەوە دەستی پێکرد و ڕێژەیەکی زۆر لە کچان و ژنان بەشداریان تێدا کرد. پەیجی ینی یەکێک لە شارەزانی کەش و هەوا لە گەرمیان ڕای دەگەێنێ تاوەکو ئەم هەفتە پلەکانی گەرمان لە گەرمیان بەجێگیری دەمێنێتەوە کەشەکە شەروە لەبار دەبێت. بەڕێوەبەری نەوت و کانزاکانی گەرمیان ڕایگەیاند کە لە ماوەی مانگێکدا کە عێراق بەشە بەنزینی گەرمیانی ڕاگرت بوو بەنزینی 690، بەڵام لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە تاوەکو ئێستا وەجبەیەک هاتووە چاوەڕوانی چەند بەشێکی ترن کە پێداویستی گەرمیانە. لە گەرمیان لە کەلار زۆربەی ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران و چالاکوانان
گربوونەوەیان ئەنجامدا و کەمپینێکیان ڕاگەیان ماوەی چەند ڕۆژێ پێش ئێستا ئێمە ڕامانگەیان کە لە سۆسیال میدیاەوە هاشتاگیان ڕاگەاندوە بەڵام ئێستا هاشتاگیان کرد بە گربوونەوە داواکەن ڕێگەی کەلار سلێمانی تەواو بکرێت چونکە ڕۆژ نییە ڕووداوی هاتووی تێدا ڕوونەدا ئەو ڕێگایە کە یەکسایی دە و بەشێکی تەواو کرا بکرێ بە دووسایت بەڵام بەداخەوە بۆی قەیرانی دارایەوە بەشێتری ڕاگیراوە ئەمە هەواڵ و زانیاریەکان بۆ گەریەوە پرسیارێکتان هەبێت. زۆر باشە دڵنیا من لەو قسەی کۆتایی تۆ دەست پێ دەکەم لە ماوەی ڕابردوو دایانی بەردەوام ڕێگەی سلێمانی بۆ گەرمیان کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردووە و لە ماوەی ڕابردووشدا بڕیار درراوە بزانم بەشێکی شەقامەکە تەواو کراوە لە ئێستادا کارەکانی ئەو شەقام بەکوێ گەشتووە بە تایبەتی دوای بەشێک لە چالاکوانانی گەرمیان داوای تەواوکردنی ئەو شەقامە دەکەن. دیلان لە ساڵی 2014 دەستکراوە بە ئەو پرۆژەی دووسایتن لە کپریوە تاکو ئەگاتە کەلار لە کەلاریشە تاکو ئەگاتە سلێمانی ئەوەی کپری لە سەردانێکی قوبات تاڵەبانیە بۆ کفری ڕایگەیان کە ئێمە داواکاری کپری ئەوەی داواکاری کپری لە ئێستادا ئەوەیە کە ئەو ڕێگایە چارەسەر بگرێ خۆشبەختانە لە دوای سەردانەکەی و ڕێگاکە ئێستا کراوەتەوە هیچ کێشەیەک بۆ کپری و کەلار نەماوە ڕێگاکە زۆر باشە جاران بە نیو سەعات ئەگەیشتی بە کەلار ئێستا بە چارەکێ بە 17 دقیقە ئەگەی بە کەلار بەڵام ئەوەی کە گرنگە و ڕۆژانە ڕووداوەکەی تێدا ڕوودەدا نێوان کەلار دەربەندیخان یاخود دەربەندیخان سلێمانیە یعنی ڕێگاکە خۆی چاڵ و چۆڵێکی زۆری تێدا ئێستا یەکسایدە بەشێکی خاپور کرا لەبەرەوەی کە ڕێگاکە ئەگوازنەوە بۆ شوێنێکی درۆ بەشێکی شاخ ئەمە بۆ تەبەست لە بەردەم و جێبەجێکردنی پرۆژەکەدا بەڵام ناوە ئیشەکان دەست پێکا بەڵام ئەوەستێ بەهۆیەوەی کە پارە ناگا بەهۆیەوەی کە ئەو بودجەی بۆی دابینەکرێت دو ئاکەوێت ئەمە نیگەرانی خەڵکە لە کپریۆ تاکو ئەگاتە سلێمانی کە هەر لەماوەی هەفتەیە چەندین ڕووداوی هاتووە ڕوویدا و چەند کەسێک گیانیان لەدەستدا و لە دوێنەوە تاوەکو بەرەبیانی ئەمڕۆژ دوو ڕووداوی تر ڕوویان داوە کە ئەو دوو کەسەی پێدا بریندار. زۆر باشە دڵنیا گەر باسی بارودۆخی ئەمنی گەرمیانمان بۆ بکەیت لەگەڵ دەوروبەری فەرموو. سارە بارودۆخی ئەمنی لە گەرمیان لە سنووری کەلارۆ بۆ دیالاوە لە کەپریشەوە بۆ سلێمان بەگ و خورمات و پێشمەرگە لە شوێنەکانی خۆیەتی بەڵام هەندێک گرفتەیە کە بە تایبەت لە سنووری گوندە عەرەب نشینەکانی بڵێن نێوان کەپری قەرەتەپە و کەلار جەلەولا گوڵاڵە ئەمانە لەبەرەوەی باخ و باخاتێکی زۆری تێدا ئەبینی هەندێک جار تیرۆرستان یاخود لە ئەو کەشی خۆڵبارینە یاخود لە کاتەکانی درنگانێکیشەوە هەڵدەکوونە سەر هێزە ئەمنیەکان لەبەرەوەی کە جێگایان بەرفراوانە بۆی ئاوی سیروان و باخ و باخاتێکی زۆری تێدا لەو شوێنانە خۆیان حەشاردن ئەگەر چی لە ماوەی ڕابردووە سوپای عێراق چەندین ئۆپەراسیۆن و کێوماڵی کردوە بەشێک لەو دارانەی بە بیانووی ئەو تیرۆرستانەوە بڕیەوە باخەکانی وشک کرد بەڵام ئەو باخانە زۆر چڕن و زۆر مەودایەکی بەرفراوانیان هەیە ئەمە وای کردووە کە هەندێک جار بێتە کاراسانیەک بۆ تیرۆرستان کە خۆیانی تێدا حەشار بدەن بەڵام خۆشبەختانە لە سنووری کپری پێشمەرگە لە دوای کێوماڵەکانی چەند مانگی ڕابردووە چەند ڕەبیە و بارەگایکی لەو شوێنانە داناوە ئەمە بووە بەهۆی بڕینی شاڕەی تیرۆرستانی داعش لە سنوورەکە. سپاس بۆ پامنێرمان دڵنیا مەحموود کە لە گەرمیانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ هەوڵ و زانیاریەکان. زۆر باشێ ماچینە کەرکووک ڕاستەخوا کارمان زانامان لەگەڵا سڵاو لێبێ و بەیانیت باش زانە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتین فەرم زانا ڕۆژ باش. سڵاوتان لێبێ بەیانیتان باش ئەلبەتە ئێستا من لە یەکێکم لە شقامەکانی کەرکووک و دیارە ئەمڕۆ پلەکانی گەرما لە چاو چەند ڕۆژی ڕابردووە بە شێوەیەکی کەم دابەزیوە و بۆ ئەمڕۆ بەرزترین پلەی گەرما 41 پلە دەبێت و لە شەودادا دەبەزێت بۆ 23 پلەی سیلیزی هەڵبەتە ئەمەوە بێمە سەر باسی بانزین لە پارێزگای کەرکووک دەبینیمانەوەی بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە قەرەباڵغێکی زۆر لە وێزگەکانی دابەشکردنی بانزین چی حکومیەکان ئەو وێزگانی کەوا بە 450 دینار بانزین بە کۆبۆن دابەش دەکەن چی وێزگانەشی بانزینی محەسەن بەبێ کۆبۆن بە نرخی 650 دینار دابەشەکەن قەرەباڵغێکی زۆر و شۆفێران بۆ ماوەی چەند سەعاتێک لە ئەسرەی وەرگرتنی بانزیندا دەمانەوە بەشێکیان هابوو کە شەوان دەچوون بۆ نۆرەی بانزین تاوەکو سبەی نییە لەگەڵکردنەوەی وێزگەکان بانزینی خۆیان وەربگرن هەڵبەتە ئەم دۆخە چەند ڕۆژێکی خایاند دووسێ ڕۆژێکی خایاند و بۆ پێی لە نوێی مانگیش بە میکانیزمی نوێ بانزین دابش کرا بە سیستەمی ئەلکترۆنی سیستەمی ئەلکترۆنی هەڵبەتە لە یەکەم ڕۆژدا قەرەباڵغێکی زۆر ئەوشەوەی ڕۆژانی ڕابردوو لە وێزگەکانی دابشکردنی بانزین دروست بوو ئەمەش بەهۆی ئەوەی بوو کە
سیستەمەکە نوێ بوو دواتر هەر ئۆتۆمبیلێک کە ئەو سیستەمەی لەسەر تاقی دەکرایەوە و بنزینی پێدەدرا نزیکەی 5 خولێکی پێدەچوو تاوەکو لە دەرگای بنزینخانەکە دەکرای ژوورەوە بەڕێوەبەرایەتی دابشکردنی بەرهەمەنەوتیەکانی کەرکووک لقی کەرکووکی کۆمپانیای دابشکردنی بەرهەمەنەوتیەکان هۆکاری ئەو خاوی و ئەو قەرەباڵغی گەڕاندەوە بۆ ئەوی کە سستی لە هێڵەکانی ئینتەرنێت ئەلبەتە سیستەمی ئەلکترۆنی نوێ کە پشت دەبەستێت بە هێڵی ئینتەرنێت هۆکارەکەی گەڕاندەوە بۆ سستی لە هێڵەکانی ئینتەرنێت وا دیارە و بۆ ئەمە بەستەش بۆ چارەسەرکردنی ئەو قەرەباڵغی لە وێزگەکانی دابشکردنی سوتەمەنیدا هەبوون بە تایبەتی بنزین لقی کەرکووکی کۆمپانیای دابشکردنی بەرهەمەنەوتیەکان دوێنێ لە کۆبوونەوەیەکی بەپەلەیاندا دوێنێ هەینی کە بڕیار بوو ژمارەیەک شۆفێر دەجێ و قەرەباڵغیانەی کەوا لە بەردەم وێزگەکاندا دروست بوو شۆفێران بۆ ماوەیەکی زۆر لە نۆرەی وەرگرتنی بنزیندا دەمانەوە بڕیار بوو کۆمەڵێک شۆفێر لە بەردەم وێزگەی عوقبە بن نافع کە تایبەتە بە دابشکردنی بنزینی محەسەن گربوونەوەیەکی ناڕەزایی ئەنجام بدەن هەڵبەتە هێزە ئەمنیەکان بەر لەوە هێزێکی ئەمنی زۆر بڵاوی پێکرا بوو لەلایەن بارەگای پێشکەوتووی هێزە عێراقیەکان لە کەرکووک هێزێکی ئەمنی نزیک بنزینخانەکە بە تەواوی بڵاوی پێکرا بوو ئەمەش بۆ ڕێگریکردن لە هەر گربوونەوەی خۆپیشاندانێک شۆفێران کە ئەنجامی بدەن و دوا بە دوای ئەوە لقی کەرکووکی کۆمپانیای دابشکردنی بەرهەمەنەوتیەکان کۆمەڵێک ڕێکاری نوێی دەرکرد بۆ دابشکردنی بنزین لە سنووری پارێزگای کەرکووک هەڵبەتە ئەو ڕێکارانەش خۆی دەبینێتەوە لەوەی کەوا سەرجەم بنزینخانەکان کراوە دەبن تاوەکو 12 و دوو لە بنزینخانەکان هەریەکە لە بنزینخانەی ئەندەلوس و بنزینخانەی بابە گورگور بە درێژایی 24 سعات بەسەر شۆفێراندا بە نرخی 450 دینار بنزین دابش دەکەن و لەگەڵ زیادکردنی دە وێزگەی دیکە کە بەسەر گەڕەکاندا دابشکراون ئەو وێزگانە هەڵبەتە وێزگەی ئەهلین بەڵام مشاهدەیان پێدەوترێت حکوومەت بنزینیان پێدەدا ئەوانش بە هەمان شێوەی ئەو وێزگە حکومیانە بنزین بە هەمان میکانیزمی وێزگە حکومیەکان دابش دەکەن بە شێوازی ئەلکترۆنی بە نرخی 450 دینار هەڵبەتە ئەوانش لە سەعات 7 بەیانیەوە تاوەکو 12 شەو بەردەوامە بن لە دابشکردنی بنزین سەبارەت بە بنزینی محەسەنیش هەریەک لە وێزگەکانی غەرناتە و عوقبە بن نافع و وێزگەی بەلەدیە ئەمانش بنزینی محەسەن بە 650 دینار بەسەر شۆفێراندا دابش دەکەن بە نرخی 650 دینار ئەم بنزینخانانەش لە سەعات 7 بەیانی و تاوەکو دەی شەو کراوە دەبن بەڕۆ شۆفێراندا هەڵبەتە بۆ ئەو شوێنانی کەوا لە دەرەوەی پارێزگای کەرکووک قەزا و ناحیەکان ئەو ڕێکە بە هەمان شێوە لە سەعات 7 بەیانیەوە بنزین دابش دەکرێت بە نرخی 450 دینار تاوەکو 7 ئێوارە ئەو وێزگانی دەرەوەی شار کراوە دەبن بەڵام بە هەمان نرخە و بە سیستەمی ئەلکترۆنی نوێ دەبێت زۆر باشە زانە پارێزگای کەرکووک وا دیارە 22 وێزگەی حکومیمان هەیە نۆیان کەوتونەتە نێو سنتەری شارەکەەوە لەو وێزگە حکومیانە و دوو لەو وێزگە حکومیانە بە تایبەتی بۆ ماوەی 24 سعات بنزین بەسەر شۆفێراندا دابش دەکەن بەڵێ باشە زانە لەسەر دۆخی سوتەمەنی بە تایبەتی بنزین هەڵبەتامی کێشەیەکە ینی هەموو جارە سەر هەڵدەداتەوە و تۆ بۆ خۆت دوێنە سەردانی چەند بنزینخانەیەکت کرد و ڕووماڵی و بابەتت کرد ئەنی کێشەکە چێ بەشێک لە هاوڵاتیان باس لەوە دەکەن کە ئەو بنزینخانانی بنزینی 650 کە پێی دەوتێ بنزینی محەسەن ئەنی قەڵەباڵەخترە لەو بنزینخانانی کە بنزینی عادی دابش دەکەن پێی دەوتێ بنزینی عادی بە نرخی 450 دینار هۆکارەکە چییە کە جیاوازی هەیە لەم دوو بنزینخانە هۆکارەکەوێت تەنها ڕێژێکی دیاریکرا و بنزینی محەسەن هەیە یاخود هۆکاری دیکە لە پشت ئەم قەرەباڵغی و نۆرەگرتنی هاوڵاتیان هەیە هەڵبەتە بەشێک لە شۆفێران ئەوانەی کەوا دەبینینەوەی وەک باست کرد قەرەباڵغەکە زۆربەی لەو وێزگانەیەکەوە بنزینی محەسەن دابش دەکەن بەشێک لە شۆفێران دەڵێن بڕی 50 لیتر بنزینی حکومی کە بە 450 دینار دابش دەکرێت بەشمان ناکات بە ناچاری ڕوو دەکەن ئەو بنزینخانانەی کە بنزینی محەسەن دابش دەکەن بۆیە ئەبینی قەرەباڵغەکە زۆر جار لەو وێزگانە دروست دەبێت چونکە بۆ ئۆتۆمبیلی تایبەت 50 لیتر دانراوە بە کۆبۆن بۆ هەفتەیەک و ئۆتۆمبیلی تەکسی 120 لتریان پێ دەدرێت لە هەفتەیەکدا ئۆتۆمبیلی بار هەڵگر پیکابەکان 80 لتریان پێ دەدرێت لە هەفتەیەکدا هەڵبەتە ئۆتۆمبیلە تایبەتەکان دەبینین زۆر جار شۆفێرانی ئۆتۆمبیلانە گلەی و ناڕزاییان هەیە لەبەرەوەی کا دەڵێن 50 لتر بەشی هەفتەیەکمان ناکات یاخود هیچمان بۆ ناکات بۆ ڕێگە چارەیەش بنزینی محەسەندانراوە بەڵام دەبینین بەشێکی زۆر لە شۆفێران ئەوانەی کە کۆبۆنیان نییە ڕوو دەکەن ئەو بنزینخانانە ئەو کەسانی بنزین بەشیان ناکات ڕوو دەکەن ئەو بنزینخانانە ئەمە شوای کردووە قەرەباڵغی بە تایبەتی لە وێزگەکانی دابشکردنی محەسەندا دروست بێت دوێنێش بینیمان
لە دوای دەرچوونی ئەو ڕێکارە نوێیانەی کەوا لەلایەن لقی کەرکووکی کۆمپانیایدا بەشکردنی بەرەمەنەوتەکانەوە دەرچوو بینیمان وێزگە حکوومیەکان ئەو وێزگانی کەوا بە کۆبوون بە شێوازی ئەلکترۆنی بنزین دابش دەکەن چۆڵەیەکی پێوە دیار بوو یعنی لە ماوەی چەند یعنی لە ماوەی کاتژمێرێکان سەرجەم بەنزینخانەکان زۆر چۆڵ بوون بۆ ئەوەی دەوێزگە لە نێو سنتەری شاردا زیاد کریان تاوەکو بنزین بەسەر شۆفێراندا دابش بکەن ئەمەش کاریگەری زۆری هەبوو ڕنگدانەوەی هەبوو بەسەر چۆڵبوونی بنزینخانەکان هەڵبەتە ئەو وێزگانی کە محەسەنیش دابش دەکەن دوێنێ کە دوای ئەو ڕووماڵانەی کە ئێوە کردمان چوینەوە شوێنەکە کە گوایە کۆمەڵێک شۆفێر بەمبەستی گربوونەوە لەوێ گربوونەتەوە هەڵبەتە ئەومان بینی کە گربوونەوەکە هیچی ئەوە نەبوو بینیمان کۆمەڵێک شۆفێر بوو تەنها ئەوانە بوون کە کۆبۆنیان نەبوو یاخود ئێستا میکانزمێکی نوێ گیراوەتە بەر بۆ دابشکردنی بنزینی محەسەنیش کە دەبێت ساڵنامەی ئۆتۆمبیلەکە بە ناوی ئەو کەسەوە بێت کە دەچێت بنزین وەردەگرێت و بە شێوازی هەمان شێوازێکە تقریبان وەکو ئەو کۆبۆنەیە بەڵام بە کۆبۆنیە تەنها وێنەی ئۆتۆمبیلەکە دەگیرێ و ژمارەکە سیف دەکرێت یعنی هەر شۆفێرێک دەتوانێت لە هەفتەی جارێکە بنزینی محەسەنیش وەرگێت یعنی ئێستا ئەو میکانیزمە بەڕێ بۆی قەرەباڵغێ لەو بنزینخانە شکەم بێتەوە زۆر باشە زاناگەر باسی دۆخی کارەبامان بۆ بکەینەرۆکو بەڵێ ئەمە بێمە سەر خاڵێکی تر وا دیارە دوای ئەوەی دزەپێکردنی پرسیاری تاقیکردنەوەکانی خۆناغی سێ ناوەندی لە وانەی بیرکاری دوایەوەی دزەی پێکرا و ئاشکرا بوو ئەمە لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراقەوە بڕیارێکرا بۆ دواخستنی تاقیکردنەوەکان تاوەکو کاتێکی نادیار هەڵبەتە لە دوای ئەوەش لە هەفتەی ڕابردووەمان بینی کە ڕاگەیەنراکەوە 12 حوزەیران 12 مانگە دەست دەکرێتەوە بە تاقیکردنەوەکانی خۆناغی سێ ناوەندی هەڵبەتە سبەی یەکشەمە بە بەشداری سەرجەم خوێندکاران 27,000 خوێندکاریش لە سنووری پارێزگای کەرکووک تاقیکردنەوەکانی خۆناغی سێ ناوەندی دەست پێ دەکەنەوە هەڵبەتە لە بابەتی بیرکاریەوە دووبارە دەست پێ دەکەنەوە بۆ ئەوەی درێژە بە تاقیکردنەوەکانیان بدەن ئەمە سەبارەت بە پەروەردە و وەزارەتی پەروەردەوەشی ڕاگەیاند بوو کۆمەڵێک لەو تۆمەتبارەیانیان دەستگیر کردووەکەوە دەستیان هەبووە لە دزەپێکردنی پرسیاری تاقیکردنەوەکان بۆ ئەوەی ڕێکاری یاسایان لەگەڵ بگرنە بەر و بیاندەن بە دادگا هەڵبەتە ئەمە باسی خاڵێکی دیکەش بکەم ئێستا وەزارەتی بەرگری عێراق سەرقاڵی ئەوەن کە پلانێک یاخود کارێک ئامادە بکەن بۆ بەڵێ زۆر باشە وە دیارە کێشە لە هێڵی ئەنتەرنێت دیسانەوە وەکەم ڕۆژانی دیکە بەرحاڵ سوپاس بە هاوکارمان زانە سوپاس بۆ هەواڵ و زانیاریەکان سوپاس بۆ زانیاریانی کە بێمەدوت دەچینە خورمات و بۆرگرتنی هەواڵ و زانیاریەکان لە دڵزار سڵاوت لێ بێ بەیانی باش بەیانی ئێوە باش ئەگەر لە هەواڵەکانی خورماتۆ دەست بکەم دەچمە دۆخی بنزین دیلان وەکە زانی لە خورماتوو لە کەرکووک و لەم ناوچەیە ماوەی زیاتر لە 10 ڕۆژە قەیرانی بنزین هەڵداوە لە خورماتوو ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە دیلان هەرچەنە حکوومەت ئەم شەو ڕایگەیاندە 4 وێزگە بنزین دابەش دەکرێت بەڵام کێشەکەوەیە فشار لەسەر ئەوانەیە کە کۆبۆنی بنزینیان نییە واتە لەسەر بنزینی محەسەنە ئەو بنزینی کە بەبێ کۆبۆن دابەش دەکرێت ئیدارەی خورماتووش کە ڕایگەیاندووە لە 4 وێزگە بنزین دابەش دەکرێت بەڵام هەر 4 وێزگەکە ئەوانن کە بە کۆبۆن دابەش دەکرێت لە کاتێکدا فشار لەسەر ئەو بنزینە نییە کە بە کۆبۆن دابەش دەکرێت چونکە لەم شارە کۆمەڵێکی زۆر لە شۆفێران کۆبۆنی بنزینەکانیان وەرنەگرتوێتەوە ئەمە شوای کردەوە فشارێکی زۆر لەسەر ئەو بنزین هەبێت کە بەبێ کۆبۆن دابەش دەکرێت هەروەها خورماتوو قەزانم دەکرێتە نێوان پارێزگەکانی عێراق و پارێزگەکانی هەرێمی کوردستانەوە ڕێگایەکی سەرەکیە و بگرە ڕێگایەکی نێودەوڵەتیشە ئەمە شوای کردووە ئەو شۆفێرێکی زۆر لەم ڕێگایەدا تێپەڕن و لە خورماتوو بنزین بکەنێ ئۆتۆمبیلەکانیان ئەمەش فشارێکی زۆری دەست کردو حکوومەت تاکو ئێستا نەیتوانیوە چارەسەرێکی پێویست بۆ ئەو گرفتە بدۆزێتەوە دیلان هەر پەیوەست بە بنزین گروپێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فشارێکیان دەست پێ کردووە یاخود هەڵمەتێکیان دەست پێ کردووە 20 مانگیان دیاری کردووە بۆ دەستپێکردنی خۆپشاندانێکی گەورە و داخستنی ڕێگای خورماتوو کەرکووک کە ڕێگایەکی گشتیە و شارێکی زۆری لەسەرا بەڵێ دیلان ئەو گروپە کۆمەڵێک داواکاریان نووسیە و ئاراسی لایەنە پەیوەنددارەکانیان کردو بۆی کە لە تاکو 20 مانگ ئەگەر ئەو گرفتانە چارەسەر نەکرێت ئەوان وەکو چالاکوانان خۆپشاندان دەست پێ دەکەن داواکاریەکانش دیلان لە سوتەمەنیەوە دەست پێ دەکات ئاو بنزین کارەبا وەکەزانن لە خورماتوو لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاویندا کێشەی کارەبا سەر هەڵدات یەک لە داواکاریەکانی دیکەیان داوایان کردووە پردی نێوان زەرگە و تکریت و خورماتوو واتە خورماتوو پارێزگای سەلاحەدین وەکەزانن هاوڵاتیانی زۆر بۆ ڕایکردنی مامەڵەکانیان سەردانی پارێزگای
سەلاحەدینەکەن واتە شاری تکریتی ناوەندی پارێزگاکە بەڵام لە ساڵی 2015ەوە چکدارانی داعش پردی زەرگەیان تەقاندۆتەوە کە لە نێوان خورمات و پارێزگەکانی سەلاحەدینە ئەمە وای کردووە هاوڵاتیان لەم شارە بۆەوەی بچن بۆ پارێزگای تکریت سەرەتا بێنە پارێزگای کەرکووک لێوە بچنە پارێزگای تکریت ئەمە شوای کردو ڕێگاکە بۆ 245 کیلومتر درێژ بێتەوە چالاکۆنانێکی لەوانی کە باسی دەکەن داواکاری کە ئەو پردە چارەسەر بکرێت هەروەها داواکاریەکی دیکەیان تەواوکردنی نەخۆشخانەی خورماتووە نەخۆشخانەیەکی لە خورماتوو ماوەی هەر ساڵە دەست پێ کردووە سەد خەڕێوەلەی بەڵام تاکو ئێستا تەواو نەکراوە ئەمە شوای کردووە کێشەگرفت و هاوڵاتیان دروست بێت بەشێک لە هاوڵاتیان بۆ چارەسەرکردن ڕوو لە پارێزگای کەرکووک و پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن دیلان تاکو ئێستا لە خورماتوو ئامێری شۆردنی گورچیلە غەفڵێکی گورچیلە بوونی نییە ئەمە شوای کردووە زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانی لەم شارە نەخۆشی گورچیلان دەبێت سەردانی پارێزگای کەرکووک و ناوچەکانی دیکە دەکەن بەڵێ ئەوەی کە زۆر جەختیلەکەنەوە بانزینە ئەگەر ئەوان چالاکۆنە ڕایانگەیاندووە ئەگەر لە ماوەی ئەم دەڕۆژەیە کێشەی بانزین لە خورمات و چارەسەر نەکرێت بەدڵنیاییەوە خۆپشاندان دەکەن ڕۆژەکەات دادەکەن وەکە زانن بەداخستنی ڕێگای خورمات و بەغداد کەرکووک ئەوە کێشەیەکی گەورە دروست دەبێت ئێستا ڕیزی بانزین دیلان لە خورمات و 2 کیلۆمەتری تێپەڕاندووە واتە هاوڵاتیان بۆی بانزینیان دەست بکەوێت ئەبێت لە 5 بەیانی 4 بەیانیوە بێن بۆ ڕیزی بانزین لە کاتێکدا هەمویان بەریان ناکەوێت زۆر جا کاتژمێر 12.5 1.5 ئەڵێن بانزین نماوە و زۆربەی زۆری شۆفێران بەبێ بانزین ئەگەڕێنە دووەوە ئەگەر بچمە دۆخی ئەمنی خۆشبەختانە ماوەی چەند ڕۆژەکە لە خورمات و پەلامارێکی داعش بوونی نییە چی لە سنوورەکان چی لە ناو سنتەری قەزاکە دۆخەکە دۆخی ئەمنی زۆر ئارامە بەڵام لە دۆخی ئەمنی مەترسیدارتر زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆیە لە نێوان پارێزگاکانی خورمات و کەرکووک خورمات و بەغداد و خورمات و گەرمیان و خورمات و شارەکانی دیکە ئەمە وای کردووە ڕۆژ کەم ڕۆژ هەیە ڕووداوی هاتوچۆ نەبێت لە دوایین ڕووداویشدا 3 هاوڵاتییانە لە دەستداوە 2 هاوڵاتی بریندار بوون لە نێوان کەرکووک و لە ڕێگای کەرکووک بەغداد بە دیاریکراوی لە خورمات و ئێستا پرۆژەیەکی حکوومەتی عراقەیە بۆ چاکردنەوەی ڕێگای کەرکووک بەغداد بەڵام ئەم پرۆژەیە ماوەی 4 ساڵی پێویستە بۆ تەواوکردنی پرۆژەکە و چاکردنەوەی ڕێگاکە بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوە ئەمە کۆی ڕوودا هەواڵەکانی خورمات و منەگەڕێم ولایەوە گەر پرسەرەکان زۆر باشە دڵزارێگە زیاتر سەبارەت بە دۆخی کارەبا گفتوگۆمان بۆ بکەیەوە زین لە ماوەی ڕابردووە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە ئەمە چ کاریگەریەکیە بۆ لە سەرکەمی کارەبای نیشتیمانی بەڵێ ئەوە ئاماژە پێنەکردێکی لە داواکاریەکانی ئەوانی کە ئەیانەی خۆپشاندان کە ئەیانێت بەخشە گازی مۆلی داهلەکان زیاد بکرێت ئەمەش وای کردووە کە مۆلیدەکان کارەبای نیشتیمانی زۆر بەکەمی لە فۆرماتوەیە هەر بۆیە مۆلیدەکان کاتێکی زۆر کارەکەن ئەمە شوای کردووە یەکێک لە داواکاری خۆپشاندەران کە ئاماژەیان پێ کردووە گەر بێت و تاکو 20 مانگ ئەوە چارەسەر نەکرێت گازی سوتەمەنی مۆلیدەکاندا کارەبا لە فۆرماتوی ئێستا لە هەندێک گەڕک بە پێدانی یەک کاتژمێر کارەبا ئەوە 3 کاتژمێر کارەبا نیشتیمانی دەبڕێت ئەمە شوای کردووە کێشەگرفتێکی زۆر بۆ مۆلیدە ئەهلەکان دروست بێت ئەو مۆلیدە ئەهلەکان باسەوە دەکەن ئەو گازە ئەو بەش سوتەمەنی کە پیان دەدرێت بۆ مانگێک ئەوان لە ماوەی 5 بۆ 6 ڕۆژدا تەواو دەبێت بەهۆی کە کارەبای نیشتیمانی زۆر کەمە لە شارەکەدا ساڵانی پێشوە کاتی کە چەکدارانی داعش لە سنوورەکە بوون زۆربەی زۆری گوندەکانی سنووری خۆرمات و چۆڵ کرابوون بەدەست چەکدارانی داعشەوە بوون کارەبایان لێ بڕابوون لە حیس یاوانبەک ناحیەکانی تر گوندەکانی تر ئەمە وای کردو کارەبایان لەوان بردرا بوو دەدرایە ناو سەنتەری خەزاکە لە ماوەی ساڵان لە ڕابردووە وای کردبوو کارەبا تا ڕادێک باش بێت دیلان بەڵام لە دوای ئازادکردنی ئەو ناوچانەوە ئێستا و ناوچانە گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان هەندێک ناوچان گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان ئەمە وای کردووە جارێکی تر کێشەی کارەبا لە خەزاکە دروست بێت بۆ ئەوەی چارەسەری پێویست بکرێت هاوڵاتیان بڕێنەوە 20 مانگ خۆپشاندانێکی گەورە بکەن و ڕێگای سەرەکی کەرکووک بەغداد یاخود پارێزگەکانی هەرێمی کوردستان و بەغداد کە بە قەزای خۆرماتوودا دێتە بەڕێت ڕێگایەکی نێودەوڵەتیە ئەوان ڕێگاکە دابخەن دوایین هۆشداریان داوەتە ئیدارەی قەزاکە بۆ چارەسەرکردنی سپاس بۆ پامنێرمان دڵزار عەبدوڵڵا کە لە خورماتۆ لەگەڵمان بوو بێگومان دیلان کێشەی کارەبا هەموو عێراق و هەرێمی کوردستانیشی گرتەوە زۆر بەتایبەت لە عێراق و لە شاری کەرکووک و ئەو ناوچانی تر کە بینیمانە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە لۆدێکی زۆری لەسرە کارەبای نیشتیمانی بینیمان بە شێوەیەکی بەرچاوکەم بۆتەوە بەداخەوە هەرچەنە لە ئێستای تاقیکردنەوەکان بە شێوازی ئەلکترۆنی بۆ پەیمان گاوزانکۆکان بەردەوامە ڕۆژانە گەر هاتوو کارەبانە بێمە کاریگەریە بێت لەسەر خوێندکاران چ بۆ خوێندن بێت یاخود بۆ ئینتەرنێت و بۆ شەحنی موبایل و ئامێرەکانی کە بەکاری هێنن لەگەڵەوەشە
ئەو ئامێرانی کە ئامێرەکانی فێنکەرەوەکەوە بەکار هێنرێت لە ماڵەکان هەندێک لە ماڵەکان ڕەنگە گوێنە دەمبێ ئەگەر هاتۆ ژوورێ بەکاریشی نهێنن ئامێرەکانی تێدا بەکار بێن یاخود دابگرسێنن ئەمەش لەودێکی زیاتر بێت لە سەر کارەبای نیشتیمانی و ئەمەش لەگەڵەوەشە ئەو خاڵەی کە هاوکارمان دڵزار ئەماژەی پێکرد مۆلی جاهلەکانیش گلەی ئەوەیان هەیەکەوە ئەو بەشە سوتەمەنی کە پێیان دەدرێت بەشی چەند ڕۆژێکیان نەکات ناتوانن چۆن بڵێن بە باشی کارەباکە بدەن یاخود بە ڕێژێکی زۆن کارەباکە بدەن بە هاوڵاتیان و ئەمێ چۆن بڵێن لەسەر خۆیان ئەمە زەحمەتە بێت بۆیە بۆ مێدی کە چارەسەر بکرێمە لە ماوەی ڕابردووشە باسی سیستەمی سۆلەرمان کرد سیستەمی چۆن بڵێن بەکارهێنانی بەڵێ وزەی تیشکی خۆ بۆ مێدین کا ڕۆژێک بگەین بۆ واستەیەوە ئەو سیستەمە بەکار بێنین و پێویستمان بە سوتەمەنی نەبێ بەو ڕێژەیە هەم بۆ ژینگەمان و هەم بۆ نرخەکەشی بە هەماشێ بەدڵنیاییەوە هەڵبەتە کێشی کارەبا و دەرد و کێشەیە کە هاوڵاتیان چەند ساڵێکە بەدەستیەوە دەناڵێنن لە دوای ساڵی 2023 تقریبا ئەم کێشەیە لە عێراق سەری هەڵداوە کێشەی کارەبا تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێ هاوینان کە دۆخی پلەکانی گەرما بەم شێوەیە بەرز دەبێتەوە هاوڵاتیان پێویستیان بە کارەبایەکی زیاترە هەم بۆ داگیرساندنی ئامێرەکانی فێنکەرەوە هەم بۆ کۆمەڵی پێداویستی دیکە بەڵام بەداخەوە تا ئێستا نەتوانراوە دۆخی کارەبا چارەسەر بکرێت کۆمەڵە راپۆرت لە ماوەی ڕابردوودا بڵاوکرانەوەی جێگەی سەرنجە ینی کۆمەڵە راپۆرتی نێودەوڵەتی هەڵبەتە باستەوە دەکا کە لە عێراق لە دوای ساڵی 2023 تا ساڵی 2020 زیاتر لە 80 میلیارد دلار بۆ کەرتی کارەبا تەرخان کراوە بەڵام ئەو دۆخی کارەبایە کە دەیبینین لە وڵاتەکە ینی نەتوانراوە بەشێک لەو پێداویستە سەرکیانی هاوڵاتیان پڕ بکرێتەوە بەشێک لەو پێداویستە سەرکیانە کە ئەو کارەبا و پێداویستەکانی دیکەیە و لە نیوشاندا کارەبا هەڵبەتە بە تایبەتی لە وەرزی هاویندا هاوڵاتیان پێویستان بەم پێداویستیە دەبێت چونکە بۆ خۆمان دەبینین ینی هاوینان دۆخی پلەکانی گەرما لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە کێشە و معاناتی هاوڵاتیان لە هاویندا کارەبا بەڵام بەداخەوە تا ئێستا نەتوانرا ئەم کێشەیە چارەسەر بکرێ هەڵبەتە با بڵین بڕۆپارەیەکی زۆریش بۆ کەرتی کارەبا تەرخان کراوە و لە ماوەی ڕابردووشدا هەوڵ درا لە وڵاتانی با بڵین خەلیجەوە کارەبا هەوردەی عێراق بکرێ بەڵام ئەو بڕیارش سەری نەگرت ئەو هەوڵەش سەری نەگرت بۆیە دۆخی کارەبا لە ئێستادا لە هەندێک پارێزگای عێراقیا خود بە شێوەیەکی گشتی ئەگەر قسە بکەین بە شێوەیەکی گشتی لە عێراقدا دۆخی کارەبا دۆخێکی باش نییە ڕەنگە بۆ ماوەی چەند ڕۆژێک باش بێ و ئیتر بۆ ماوەی 2 هەفتە خراپێ بۆ ماوەی مانگێک خراپێ ینی ئەمە و دۆخە گشتگیرەیە کە پارێزگاکانی عێراقی گرتوتەوە وەکو هاوکارم ئاماژەی پێ کرد چارەسەرەکە شەو سیستەمێک کە لە ئێستا لە جیهاندا بەکار دێنێ بە هیواین هەرچەندە ڕەنگە هیوایەکی زەحمەت بێ بەڵام بە هیواین ڕۆژێک پێ بگەین بەڵێ زۆر باشە ئەمە لە شاری یاخود لا قەزای کوێوە هاوکارمان کاروان نازم ڕاستەوخۆ لەگەڵمانە سڵاو لێ بێ و بەیانیت باش کاروان هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتیە لە کۆیە فەرموو کاروان بەیانیت باش بەڵێ ساڵتان لێ هەڵمەتەکان بە فراوانکردنی سزای قەزای کوێیە بەردەوامی هەیە لەو چارچێوێژدا ئەم شارەوانی کۆیە هەمیش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەسەر ڕۆشنایی لە ژێ خۆ لەژێر ڕۆشنایی بڕیارەکەی سەرۆک باخل جەلال تاڵەبانی هەڵمەتیشی گشتگیر وا بڕیار ڕابگەن لە ڕۆژانی ئایندا بۆ سەوزکردنی یاخود بۆ ڕواندنی نەمام و دار لە شاری کۆیەوە لە ڕابردوشدا شارەوانی کۆیە ئەم هەڵمەتەی ئەنجام داوە نزیک بە 200 داری جۆرا جۆر لە شەقامێکی ڕئیسی نێوان کۆی و قەزای ڕانیە داچاندووە کە دارەکان لە جۆری خورما و کاریپتۆز و چەندین داریتر بوون بەڵام لە ئێستا هەڵمەتەکە دەیانێت فراوانتر بکەن و هاوڵاتیانیش بە هەمان شێوە لە گەڕەکان لە کۆڵانەکانی خۆیان بەردەوامن لە داچاندنی دار و نەمام لەژێر بیاخود لە نێوگەڕەکاندا ئەمە سەبارەت بە سەوزکردن یاخود ڕواندنی نەمام و دار وە سەوزایی لە شاری کۆیە دیلان خراپی ڕێگای نێوان کۆی هەولی هەر ڕۆژی و مەرگە ساتێکە ڕۆژی کارە ساتێک بەسەر خێزان و تاچی کووردا دێنێت ئێوارەی دوێنێ بەوەی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمبیلەوە لە ڕێگای نێوان سلەیمانی هەولێر لە نزیک بەنداوی سماقۆڵی نو هاوڵاتی بریندار بوون ئەوە بەو هۆیشەوە کەسێک گیانی لەدەستدا ئەمەش بە بەردەوامی نیگەرانی هاوڵاتیان لە دەکەوێتەوە کۆ ڕێگایە بە ڕێگای مەرگ ناسراوە کە هاوڵاتیان بە بەردەوامی
لەو ڕێگایە دەبنە قوربانی و ئەوان چەند ساڵە داوا دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتریش لام پارێزگاری هەولێر کە قەزایەکە سەر بە پارێزگای هەولێرەوە لە چاو قەزاکانی تری وەکو سۆران و ڕواندز و مێرگە سۆرە وەک پێویست ئاوەڕی لێ نادرێتەوە جا بە هەر شێوازێک بێ ئەوان دەڵێن نازان هۆکارەکەی چییە ئەم شارە پاراوێز خراوە. دیلان ئەگەر بینە سەرەوەی ئێستا بنزینی 690 دیناری لە پارێزگای هەولێر بەسەر شۆفێراندا دابش دەکرێت بەڵام ئەم بڕە سوپەمەنیە بۆ شاری کۆیش بە هەمان شێوە دابی نەکراوە. ئەمە شێشیش ترە لە گلەی و گازندەکانی هاوڵاتیان دەرهەق بە پێشێلکردنی مافەکانیان و ماوەی چەند مانجێک دەبێت نزیک بە 3 مانگ دەبێت ئەو بڕە سوتەمەنیە دابش ناکرێت و ئەگەر باز دا پرۆژەی خزمەتگوزاریش بکەین شارەوانی کۆیە چەندین ڕۆژەی ڕاگەیاندووە بڕیارە لە مانگەکان و ڕۆژەکانی ئایندەیە بکرێنە بواری جێبەجێکردنەوە و چەنگەڕەکێکیش لە سەر ڕاستپاردەی زۆر بەڕێز قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە پرۆژەی خزمەتگوزاریان پێگەیشتەوە یاخود قیرتاو کراون لەسەر بڕیاری بەڕێزیان بوو و لە ئایندەشا بڕیارە چەند پرۆژەیەکی تری خزمەتگوزاری و هەلی کاریش لە شارەکە بەکردنەوەی کۆمەڵێک پرۆژەی بچووک لە شارەکەیە جێبەجێ بکردووە دابشکردنی غازیش کە ئەو سیستەمی قایمقامەتی قەزای کۆیە دەستی داوەتێ بە کۆبوونی خۆراکە بە شێوەیەکی باش سەرکەوتوو بووە بە بڕی 8500 دینار هیچ ئەزمەیەک یاخود گرفتێک بۆ هاوڵاتیان ئێستا نییە لە شارەکەیە و چەندین وەکو ئەو ئاماژەم پێکرد لە شاری کۆیە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکوانانی بواری ئەدەبی بەردەوامن لە کۆڕ و ئەدەب و ئەو کۆڕانی کە لە بەتایبەتی کتێبخانە گشتەکانی کۆیە ئەنجام دەرێەوە بڕیارە لە چەند ڕۆژی ئایندەیە چەند کتێبێکی ئەدەبی لە کتێبخانە گشتەکانی کۆیە بۆ خوێنەران یاخود بە خوێنەران بناسێنرێ. زۆر باشە سپاس بۆ پامنێرمان کاروان نازم کە لە کوێ لەگەڵمان بوو. دەستخۆش بێ زۆر سپاس. ئەگەر هاوکارانمان پێمان بڵێ فیچەرەکەمە زۆر باشە هەر هاوکارمان کاروان نازم لە کۆیە فیچەرێکی بۆ ئامادە کردوین سەبارەت بە تیپێکی میوزیکی کۆیە ئەویش باواجی کۆیە ئێوارەیەکیان چۆن بڵێن میوزیک و گۆرانی بەهۆی بەبۆنەی دامەزرانی ڕێکخراوی گەشەی لاوانی کوردستان ئامادە کردووە فەرمون بینێر فەرمون. کردنەوەی هۆڵەکەمان لە بۆ گەشەیلاوانی کوردستان هەستاین باکردنەوەی هۆڵێکی چالاکەکان لە بەخەی گەشەیلاوانی کوردستان بۆ ئەوەی کەوا خزمەتی زیاتر بە لاوەکانمان بکەین لە شاری کۆیە واقعی وەها لەم ئێوارەی جوانەدا با میوانداری کۆمەڵێک کەسایەتی ناسراوی شاری کۆی و سلێمانی بەڵی وەدیمان جوانترین شێوایە ئەوەڵ سەحەرایە بە سەدای سێوە لە حەمام و کول و لای زایەرین شیرین بەهارای خاڵەتایەرین بەلاس ئەدا و دەرگ و کەباری لە کونجی حوزرایە و بەهرە دەباری
والله صار سواني ويم بابا سواني ويم بابا سواني ئەشڕێ خاوەکان لە هەموو کۆمەلگایەکدا ئەرچی سەرەکیە و زۆر گرینگە لەلایەنی حکوومەت و لایەنی حیزبەوە بەتایبەت لە هەرێمی کوردستان پشتگیری ڕێکخراوەکان بکرێ ئەوانش بتوان لە ڕێگەی فکری کلتور و ئەدەب و هونەرەوە تەوعیەی گەنجانی خۆیان بکەن لە کۆمەلگەی مەدەنیە. ڕێکخرا و چالاکی زۆر هەیە لە بۆ ژنان شتان دەکرێتەوە بە تایبەتی لە شاری کوێتە ڕێکخراوێکی زۆر ئێستا زۆر هەیە کە چالاکیان زۆرە بۆ ئێمە کچان و ژنان بۆ ئەوەی کە بینێتمە ڕۆڵی خۆمان ببینین لە ژیانی ڕۆژانەمان و ئەو ڕێکخراوانە گەلێک گرنگن بۆمان و دەستخۆشیش لەم ڕێکخراوان دەکەین و پیرۆزباییان لێ دەکەین بۆ بکردنەوەی ئەم هۆڵەیە کە تێیدا چالەکیەکانیان بەردەوام دەکەن. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لەم بردێک گفتوگۆمان سەبارەت بە ئاگەیەچەڵ و تونند و تیژی سێکسیە بێت کە بابزانین لە کۆمەڵگەیەمە لە ئێستا لە چه ئاستێکایە هەروەها هۆکارەکانی چین و لەگەڵەوەشا بابزانین لە ڕووی یاسا و ئەو کەسانی کە تونند و تیژی سێکسیەکەن یاخود بکەرانی تونند و تیژی سێکسی سزایان چیە گفتوگۆی زیاتر سەبارەت بە بابەتاکەین لەگەڵ میوانی زۆر بەڕێزمان خەتوو ئاهەنگ ئەنوەر بەڕێزیان پارێزەرن سڵاو لێبێ و بەیانی باش. بینەرانی بەڕێزیش باشتر زۆر سوپاس و بەشداری کردمان لەم بەرنامە لە کەناڵی کەرکک. زۆر سپاس. خاتووە هەنگ سەرەتاگە پێناسەیەکی گێچەڵ و یاخود گێچەڵی سەکسیمان بۆ بکەیت فەرموو. گێچەڵی سێکسی بەشێکە یان ئەتوانین خاڵێکە لە خاڵەکانی تونوتیژی کە بە زۆری ڕوبەڕووی ئافرەتان ئەبێتەوە یاخود مناڵان ئەبێتەوە ئەتوان بڵێن ڕوبەڕووی ڕەگەزینێریش ئەبێتەوە جا ئەو گێچەڵە سیکسێ جا بە شێوازی وتن بێت یاخود بە هێما بێ تاوەکو ئەگاتە و ئاستەی بەدەست درێژیکردن و ممارەسەکردن ئەبێ یاخود کەسێک فەرمانبەرە لەلایەن بەرپرسی خۆیەوە تووشی ئەو گوێچەڵە ئەبێت واتە گوێچەڵەکان لە ناو داون دەستگای ئیدارەکاندا ڕوو ئەدەن زۆر جار بەو شێوەیە و ئافرەتەکە زۆر جار بە زۆریە ڕوبەڕووی ئەو گوێچەڵە سیکسیەوە بێ یاخود هەر هەنگاوێکیان هەر کردارە کاریگەری هەبێ لەسەر کەرامەت و سومعەی ئەو کەسە. زۆر باشە خاتووە هەنگ جۆرەکانی توندوتیژی سێکسی چیەوە ئەوشی زیاتر لە کۆمەڵگەی خۆماندایە خۆ لە کۆمەڵگەی عراقی بەگشتی بەکاردێنێت چ جۆرێکە؟ ئێستا ئەوەی لە عێراقدا زۆر قوربانیانی توندوتیژی سێکسی هەیە بە تایبەتی دوای ئەو شەڕی داعش لە عێراقدا ڕوویدا بە تایبەتی لە سەر کەمەنەتەوە جیاوازەکان ئەوانە ئەو ئافرەتانیان خۆت ئەو ناوچانی کەوتنە ژێر دەستی داعشەوە ئافرەتێکی زۆر ڕوبەڕووی دەستدرێژی جنسی بووەتەوە تەنانەت منداڵیانیش هەیە لەو
تاوانەدا و هەروەها ئێستا زۆربەی تاوانە سکسیەکان زیاتر بۆ بە ئەلکترۆنی کە قوربانیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە تووشی ئەبن و ژیانیان ئەکەوێتە مەترسیەوە و هەروەها دەست بۆ بردن یاخود هەر هێمایەکان هەروتنێک یان هەری ئیشارەیەک کار بکاتە سەر کەرامەتی مرۆڤ و لەم ساڵانەی دواییدا ئامارەکانی جێچەڵی سێکسی بەرامبەر مناڵان و ژنان لە عێراقدا ڕوو لە هەڵکشاندایە. بەداخەوە ئەگەر بێن باسی یاسا بکەین با بزانین یاسا تاکو چەند لە بەرژەوەندی تاوانبارەکانە یاخۆ ئەو کەسانی کە توندوتیژی سێکس یاخود گێچەڵ ئەکەن بەپێی یاسای 398 دوێکەوەش ئەو کەسەی کە دەستدرێژی سێکسی کردبێتە سەر خانمێک دەتوانێت هاوسەرگیری لەگەڵ بکات و دواتر سزا نادرێت تاکو چەند لە بەرژەوەندی ئەو کەسانەیە کەم تاوان ناکەن یاخود تاکو چەند ئەمە هۆکارە بۆی کە ئەم دیارێ زیاتر بێت. لە ڕاستیدا ئەو لە مادی 393 لە یاسای سزادانی عێراقیدا تا ئەگاتە مادەکانی 398 هەموو بڕگەکان باس لە سزادانی تاوانبارانەکە لە گێچەڵە سکسیەکاندا دیارە 393 دوو بڕگەیە بڕگەیەکی بشێوەیەک باس ئەکات کە بە ڕەزامەندی بێ یاخود بە بێ ڕەزامەندی بەڵام بڕگەکانی تورکە باسی ئەو بارودۆخانە ئەکا کە لە تاوانە سێکسەکاندا ڕوودا بارودۆخە کان چەند تونند بە سزاکە ئەوەندە تونترە بێ بۆ نمونە ئەگەر ئەو تاوانە سێکسیە زیاتر لەلایەن کەسێکەوە ئەنجام درابێ ئەو تاوانە سێکسیە لەلایەن کەسە نزیکەکانەوە بەداخەوە زۆرجار لەلایەن باوکوبراوە ئەنجام ئەدرێت یان کەسی سێمی قوربانەکە بە پلەی سێم بگاتە قوربانێکە یاخود لەلایەن کەسی سەرپەرشتیارەوە بۆ نمونە ئەو مناڵانەی لە ژێر چاودێری لە داینگاکانەوە هەبووە تاوانی وا بۆ شێوە هەبووە ئەمانە تاوانەکان لە ئەتوان سزاکی تون دەبێ ئەگاتە 15 ساڵ هەندێک جارە گاتە سێدارە دانیش یاخود بە هەڕەشەکردن بێت یاخود ئەنجامدەری تاوانەکە بەرپرسیی خزمەتی گشتی بێت یان ڕاستپێدراوێکی خزمەتی گشتی بێت یاخود پزیشکێ بێت کە متمانەکەی بەکارهێنرا بێت بۆ ئەنجامدانی تاوانێک ئەوە لەو بارودۆخەدا سزاکی قورسا بەڵام ئێمە کە ئێستا ئەوەی زۆر کچان و ژنان بەدەستەوە ئەناڵێنن کە لە مادەی 395 بەڵێندان بە هاوسەرگیری کە زۆر جار لەگەڵ ئەنجامدەر لەگەڵ ئەو خانمەدا جووت ئەبێت و بە بەڵێنی هاوسەرگیری دواتر زۆر جار هاوسەرگیری ناکات ئێمە کێشەکەمان ئەوەیە زۆر جار خانمان پێیان شەرمە سکاڵا بکەنیان نەکرد پێیان شەرمە کۆمەڵگەی ئێمە ڕێگە نادات کەەوە ئافرەتێک کەیسێکی بۆ شێوە هەبێت بۆیە قوربانێکە زۆرجا ئەمە ئەشارێتەوە بەڵام ئەگەر سکاڵا بکات لەو کاتەدا تاوانباریان پێویستە هاوسەرگیری لەگەڵ بکە ئەگەر بڵێنی هاوسەرگیری پێدابێ پێویستە هاوسەرگیری لەگەڵ بکە وەگەر هاوسەرگیری لەگەڵ نەکە تا 3 ساڵ سزای زیندانی ئەدرێ ئەمە لە کاتێکدا ئەگەر بە ڕەزامەندی ئافرەتەکە خۆی ئەم تاوانە ئەنجام درابێت کاتێکیش هاوسەرگیری لەگەڵ ئەکا بۆ ماوەی 3 ساڵ پێویستە لەگەڵیدا بمێنێتەوە و ئەگەریش لەو هاوسەرگیریە پەشیمان بوو لە ماوەی ئەو 3 ساڵەدا ئەوە سزا جەزایەکە بەسەر ئەنجامدەری تاوانەکە واتە پیاوەکە جێبەجێ ئەکرێت ئەوەی کێشەیە کە ئێستا کە کۆمەڵگەی عێراقی بە شێوکی گشتی باسی لەسەرکەم بە تایبەتی چالاکوانان کاتێک کافرەتێک بەبێ ڕەزامەندی خۆی ئێمە چونکە بابەتەکەمان دوو جۆرە ئەوەی بە ڕەزامەندی خۆیەتی هەم کێشەکە گەورەیە ئەوشی بەبێ ڕەزامەندی خۆیەتی هەم کاریگەری خراپەیە لەسەر کۆمەڵگە بە تایبەتی ئەو ئافرەتی تووشی ئەو تاوانە ئەبێت و ئەبێتە قوربانی کاتێک ئافرەتێک لەلایەن پیاوێکەوە بە زۆر دەستدرێژی جنسی ئەکرێتە سەری بۆ پێی کۆمەڵگەی ئێمە بۆی عشایریە و کێشەکە چارەسەر بێت و ئەو تاوانباریە خۆت ئەنجامدەری تاوانەکە ڕوبەڕووی سزای یاسایی نەبێتەوە هەموو هەنگاوێک ئەنەن لەبەر ئەوەی ئەو ئافرەتە هاوسەرگیری لەگەڵ ئەو پیاوکە بەڕاستی ئەمە کاریگەریکی دەرونی خراپ لەسەر ئەو ئافرەتە جێئێڵێ بۆ ئێستا زۆربەی چالاکوانان باس لەوە ئەکەن کە پێویستە مادەی 398 کە ڕێگەی داوە بە هاوسەرگیریکردن سزای توند لەسەر هەر بە هیچ جۆرێک ئەو سزای خۆی توندە بەڵام ئەگەر هاوسەرگیریەکە ئەنجام درێ بە هیچ جۆرە سزا لەسەر تاوانبار نامێنێت بۆیە زۆربەی چالاکوانان مافی مرۆڤ داوا ئەکەن ئەو مادەیە هەڵبۆشێنرێتەوە چونکە ئەگەر ئەو هاوسەرگیری ئەنجام بدرێت ئەو
ئافرەتە هەموو ڕۆژێک ڕووداوی دەستدرێژی جنسیەکە لە ڕووی دەرونیەوە دێتە پێشچاوی کاریگەری خراپی دەرونی لەسەری ئەبێت بەڵام ئەمە قورسە. ئێمە پێویستە کار هەنگاوی جدی بوو ئەمە بنین کاری لەسەر بکرێ چونکە زۆر قورسە ئافرەتێک لە کۆمەڵگەیمە دەستدرێژی جنسی بکرێتە سەری دوایوەکو ئافرەتێکی ئاسایی ببینرێت بۆیە من خۆم وەکو یاساییەک وەکو چالاکوانێکی مافی مرۆڤ پێم وایە ڕێی خۆم لەگەڵ ئەوەی ئەو مادەی هەڵبۆشێنرێتەوە لە بری ئەوەی بچی هاوسەرگیری لەگەڵ ئەو تاوانبارە بکە بە ئەو تاوانبارە بە سزای یاسایی خۆی بکە ئەمە یەکە هەنگاو دوم هەنگاویش ئەو ئافرەتە بنیاد بنرێتەوە چی لە ڕووی دەرونیەوە چی لە ڕووی مادیەوە چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئافرەت لە کۆمەڵگەیمەوە ئەبینێ کە دەستدرێژی جنسی کرایە سەری و لەگەڵ ئەو کەسە تاوانبارە هاوسەرگیری نەکرد ئیدی ئەو ئافرەتە بێبەش ئەبێ لە ژیانی هاوسەرگیری هیچ کەسێکی دیکە نزیکی ئەو ئافرەتە نابێتەوە بەڵام من وەکو ڕای خۆم پێم وایە پێویستە ئەو ئافرەتە بنیاد بنرێتەوە و هاوسەرگیریش هەموو بابەتێک نییە لە ژیانی ژندا بۆیە ژن ئەتوانێت زۆر هەنگاوی گەورەتر و باشتر و جدیتر بنێت لە هاوسەرگیری باشتر بێت زۆر باشە خات و ئاهەنگ ئێستا بەشێک لە تاوانەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنجام دەدرێت ئەو هەڕەشە و دەستدرێژیانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرامبەر بە خانمان و ئافرەتان ئەنجام دەدرێت دەچێتە چوارچێوەی تونند و تیژی سێکسیەوە بەدڵنیاییەوە ئێستا ئێمە ئەوەی زۆر خانمان بەدەستەوە ئەناڵێنن بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو تاوانباری کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڕەشەی لێ ئەکا لە پێناو بەدەستێنانی بابەتێکی جنسی یان کارێکی جنسی و زۆر جار تەنها پەیوەندیکی ڕوحی لای ئافرەتەکە دروست ئەبێ بەڵام تاوانبار ئەو پەیوەندی ڕوحیە ئەقۆزێتەوە هەوڵەدا هەموو توانەکانی بەکاربێنێ بۆ ئەوەی کارێکی جنسی لەگەڵ ئەو ئافرەتەدا بکە ئەمەش زۆربەی کە ڕوبەڕووی ئەم ئافرەتانی لە زۆربەی ڕوبەڕووی ئەم بابەتە ئەبنەوە ئەم بارودۆخا بنەوە خوار تەمەن 18 ساڵن بەداخەوە ئێمە لەو لە کۆمەڵگەی ئێمەدا کچێکی خوارە ساڵ قورسە بۆی بچێ کە لای باوکی بڵێ من کەسێکی وا ژیانمی خسۆتە مەترسیەوە و لە ڕووی یاساییشەوە پێویستە باوکی قوربانەکە سکاڵای یاسایی بکە بەڵام ئێستا پۆلیسی کەرکووک خۆشبەختانە ئێمەیان چارەسەریان بۆ ئەم کێشەیی ژنان دۆزیوەتەوە ژمارەیەکیان داناوە ئەو ژمارە پەیوەندیان پێوە بکرێ هەر کەسێک هەوڵی هەڕەشەکردنی لە ژنان بدە بە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بابەتی جنسی بێ یا هەر بابەتێکی تر بێ ئەوە لە ڕێگەی ئەو ژمارەیەوە پۆلیسی کەرکووک تاوانباران ئەگرن. زۆر باشە خاتووە هەنگە باسی گێچەڵ ئەلکترۆنیت کرد ئەمازانین یاسای عێراق یاسایکی کۆنا ڕەنگە یاسایکی تایبەت نبێت بە گێچەڵی ئەلکترۆنی ئەگەر هاتوو سکاڵا بکەی لەسەر کەسێک لەسەر و بابەتە بەپێی چی یاسایەک مامەڵی لەگەڵەکرێ و سزادرێ دیارە ئەو بابەتی گێچەڵی ئەلکترۆنی تا ئێستا هەر بەپێی قانونی عقوباتی عێراقی کە سزاکەی بریتی ئەبێت لە 6 مانگ یاخود غەرامە بەڵام ئێمە چەندین جار ئاماژەمان بۆ کردووە ئەم سزایەت تێرکردنیە بۆ سزادانی تاوانبارە لە بابەتە ئەلکترۆنەکان بۆیە لە ئێستادا لە ساڵانی ڕابردووشدا پەرلەمانی عێراق هەوڵی داوە کە یاسایەکی تایبەتدا بڕێژێ لەسەر خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. زۆر باشە خات و ئاهەنگ یەکێک لە هۆکارە سەرکیەکان بۆ زیادبوونی ئەم حاڵەتە یاخۆتەم دیاردەیە ئەویش بابەتی جەنگە و ئێمە بخۆمان لە عێراقانی ئەم وڵاتە لە ماوەی ڕابردوودا بە چەند قۆناغێکی جەنگدا تێپەڕیوە دواتری نیشان چەکدارانی داعش بۆ ڕێکخراوی داعش کە ڕوویکردە عێراق و بەشێک لە شارەکانی عێراقی داگیر کرد ئەو ژنانی کە کەوتونەتە دەستی داعش ئەو خانمانی کە کەوتونەتە دەستی داعش و دواتریش ڕزگار کراون با بڵین ئەمانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر دەرونی ئەو خانمانی کە ڕزگار کراون و پێویستە ڕابیهێنرێنەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی چی دەبێت لە ڕاهێنانەوەی ئەم ئافرەتانە و یارمەتیدانیان بۆ دووبارە هێنانی ناو کۆمەڵگە دیارە ئەوەی ئێستا کاری لەسەر کرێ کۆمەڵک ڕێکخراوی نێودەوڵەتین کار لەسەر ئەو ژنانە ئەکە کە ڕوبەڕووی بابەتی دەستدرێژی بوونەتەوە لەلایەن داعشەوە
بە شێوەیەکی جدی بە شێوەیەکی باش کار لێکراوە لە عێراقدا بە تایبەتی ناوچەی حەویجە و ناوچەی شنگال ئەو ناوچانە کاریان لەسەر کراوە ئێستا ئەو ژنانە خەریکن دووبارە لە ڕووی دەرونیەوە بنیاد دەنبێنەوە دێنەوە ناو کۆمەڵگا و بە زۆربەی بەشێکشیان مناڵیان هەیە لە داعش هەوڵی ئەوەش ئەدرێ ئەو مناڵان ئەو زۆربەی ئەو ژنانە مناڵەکانی نەویستووە دراوە بە دادگادایەتی بە خێزانەکان لە ڕێگەی تەبەنیەوە زۆربەی ئەو ژنانەش مناڵەکانیان هەڵگرتووەتەوە و لە ئێستادا هەوڵ ئەدرێ کە جنسەیەک بۆ ئەو مناڵانە دەرکرێت لەسەر ناوی دایکیان. زۆر باشە خاتووە هەنگە سەبارەت بۆی کە چۆن بتوانین منداڵان و هەرزەکاران بپارێزین لا گێچەڵ و تونند و تیژی سێکس ڕەنگە لەو تەمەنەیە زۆر وشێر نەبن سەبارەت بەم بابەتانە پێویستە چی بکرێت بۆی کابیان پارێزین؟ پێویستە مناڵ دایک و باوک بەتایب چی کچ بێت چی کوڕ بێت پێویستە لە شێوازی پەروەردەکردنیان زۆر ئاگادار بن نزیکایەتی هیچ کەسێکیان نەکەن و بە تایبەتی نێرن نزیکایەتی هەرزەکاران بکەن لە چاودێری مناڵەکانیان بکەن لە هاوڕێتیکردنی کەسەکانیان و هەروەها چاودێر و مراقب بن لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان چونکە ئێستا زۆر بە ئاسان مناڵان ئەتوان بگەنەوە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە فلیمی نەشیا و بە ئاسانیە گاتە بەردەستیان و هەروەها بیان پارێزن و بە جۆرێک بێ ئەو مناڵانە پەروەردە بکەن ڕۆژانە چی کار و کردەوەیان ئەنجام بدا بۆ دایک و باوکیان بیجێڕنەوە تا زوو بارودۆخەکە کۆنتترۆلکەن و بە هیچ جۆرە سوعبەتێک هەیە کە لە ئاستی منداڵان نییە نهێڵن ئەو سوعبەتانە لە بەردەم ئەو مناڵانە بکرێت و هەروەها پێیان بڵێن ڕێگەمەدەن هیچ کەسێک دەست بۆ شوێنە هەستیارەکانتان بەرێت و بەو جۆرە مناڵەکان بپارێزرێن. زۆر باشە خاتوە هەنگ ڕەنگە بەشێک لەو کیسانی کە تۆمار دەکرێت کەسێکی شاراوە بێ و نیشانی ڕاگەیاندن یا خۆ دادگاکان نەدرێت بەڵام بە حکمی ئێوە لە دادگاکان ڕۆژانە ئامادەیتان هەیە ڕێژەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو یعنی ڕووی لە زیادبوون کردووە ڕووی لە کەمبوون کردو هیچ ئامارێک لە بەردەستدا بۆ نیشاندانی حاڵەتە ئامارەکان بە شێوەیەکی تەواو ڕوون دیار نین بەڵام ئەوەی بینە ڕۆژانە کەیسەکانی دەستدرێژی ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی لە ئێستادا ناسەقامگیری حکوومەت و ناسەقامگیری دۆخی ئەمنی عێراق بە شێوەیەکی گشتی و کەرکووک بە تایبەتی ئەوەی هەیە زیاتر ئەو کەیسانە تایبەتن بە هەرزەکاران کە ڕوبەڕووی ئەم بارودۆخە بوونەتەوە یاخود ئەم کێشانە بوونەتەوە و دادگاش بەپێی ئەو بەڵگانی لەسەر کە زیاتر پشت ببەسترێت بە راپۆرتی پزیشکی کە لە تاماوەی 3 ڕۆژ باشترین کاتە ئەگەر هەر کەسێک دەستدرێژی بکرێتە سەری چی لە هەر ڕێگەزێکدا بێت سکاڵای یاسایی خۆی بەرز بکاتەوە چونکە ئەو راپۆرتە پزیشکیە بەڵگەی چێکلاکەرەوەیە بۆ سزادانی تاوانبار. زۆر باشە تاکانی کۆمەڵگە چاک و چەند و شێری یاساییان هەیە و لەگەڵەوەشە بێدەنگبوون و سکاڵانەکردن نەبێتە هۆی چی؟ بەداخەم تاکی کۆمەڵگەی ئێمە هۆشیاری یاسایی کەمە لەسەر ئەو بابەتە و بە تایبەتی ئێمە مەسەلەی دەستدرێژی جنسی مەسەلەیەکی هەستیارە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار پێشەوەی بێ بگاتە دادگا کوشتنی بکەر و قوربانێکی لێ دەکەوێتەوە بەڵام بێدەنگبوونیش و شاردنەوەی ئەم بابەتە و نەگەاندنی بە دادگا بەڕای من ئامارەکان ڕوو لە هەڵکشانەکە ئێمە کەیسی وامان هەبووە لەلایەن کچ بۆ لەلایەن خاڵی خۆی دەستدرێژی جنسی کراوەتە سەری لە هەمان کاتدا خێزانەکەی پشتیوانی خاڵی خۆی کردووە و لە ئەنجامدا قوربانێکە بە بابەتی کەیسەکە بە کوشتنی قوربانێکە کۆتایی هاتووە بۆیە من ئەڵێم بە ژنان و کچان لە هەمووی گرنگتر پشت بە باوەڕ و هێزی خۆیان ببەستن لە هەر بابەتێکی دەستدرێژی و گێچەڵکردن تەنانەت نەک بە دەستدرێژی و کردەوەیکی سێکسی تەنانەت بە هێما و ئێشارەش گێچەڵان پێکرا باڕوو لە دادگا بکەن و سکاڵای یاسایی خۆیان بەرزکەنەوە. زۆر باشە. بەرزی ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگاوە تا چەند کاریگەری هەیە بە تایبەتی ئێمە ئەگەر باس لە ناوەندەکانی خوێندن بکەین تا چەند گرنگە لە ڕێی ناوەندەکانی خوێندنەوە هەم خوێندکاران هۆشیار بکەن چونکە لە تەمەنێکی دیاریکراودان ڕەنگە پێویستیان بە
هۆشیاری و ڕێنمایی هەبێ تا چەند گرنگە حکوومەت و وەزارەتی پەروەردە لەو ڕێگەی و هۆشیاری بڵاو بکاتەوە بە ضروری ێزانم لە ئێستا دەبێت چونکە قوربانیەکانی ئێستا ئەز کۆمەڵگەی ئێمە زۆربیان کچانی خوێندکارانن و بە تایبەتی خوێندکارانی ئامادەی لەم قۆناغەدا تووشی داوی خۆشەویستێکی ڕۆحیە بن بەڵام دوای ئەوەی ئەو خۆشەویستی ڕۆحیە بە ئاقارێکی خراپیان ئەبات تەنانەت لە ناوبردننی ڕۆحی خوان کۆتایی بە بابەتەکە دێ بۆی پێویستە لەسەر وەزارەتی پەروەردە لە ڕێگەی توێژەرەکە کۆمەڵایەتەکانەوە و هەروەها سمینار هەبێ یاخۆت بە ڕێگەی سمینارەکان هوشیاری یاسایی بەردەوام لە نێو ئامادەی ناوەندەکانی خوێندندا هەبێ بە تایبەتی لە نێو توێژی کچاندا. خاتۆ هەنگامەژت بۆ کردکەوە ڕەنگە خانمان بەهۆی کۆمەڵگەکەەوە پێیان عیب بێکەوە سکاڵا تۆمارکەن لەسەر تاوانبارەکە ئەگەر هاتوو پیاوێک تۆمەنگێچەڵێکی سێکسی بەرامبەر کرا لە کۆمەڵگەی ئێمە تاک و چەند پێی عیباکەوە سکاڵا تۆمارکە یاخود ئێوە بینیوتانەکەەوە پیاوانیش سکاڵا تۆمارکەن لەسەر هەمان بابەت بە شێوەیەکی گشتی بۆ هەردوو لە عیبەیەکی گەورەیە یاخۆت لە ڕوو کۆمەڵاتی و ئەمە ئاماژە پێ بکەین بەڵام پیاوەکەش هەر بە هەمان شێوە بەڵام بۆ ژنەکە زۆر قورسە چونکە گەر پیاوەکە سکاڵا بکات تەنها ڕەنگە لە ڕووی کۆمەڵایەتی و بەڵام ئەگەر ئافرەتەکە سکاڵا بکە خێزانەکەی یەکەم هەنگاو دەست ئەکەن بە کوشتنی خۆی بەڵام بەڵێ کەیسمان هەبووە پیا و لە بەرەوەی دەستدرێژی جنسی کراوەتە سەری و سکاڵا بەرز کردوێتەوە زۆر باش خاتۆ هەنگ باس لەوە کرد کە یاساکان ئەنی بە شێوەی لە شێوەکان تا ئێستا نیتوانیوە زای تاوانباراندا ئێستا کاتیەوە نەهاتوە دوای هەموو ساڵە گۆڕانکاری بەسەر یاساکاندا بکرێت ئەو یاسایانە ئەوڵین تعدیل و کرێتەوە نوێ بکرێتەوە بۆی حەق بۆ ئەو کەسە بگێڕێتەوە کە مافی خوراوە بەڵێ لەبەرەوەی ئەو یاسایی ئێستا هەیە ئەو لە ساڵی شەستەکان و دانراوە ئێستاش بار و دۆخی عراق گۆڕانکاری گەورە بە خۆی و بینیەوە لە هەموو ڕێکەوە گۆڕانکاریەکان ڕوو ئەدات بۆی پێویستە ئەو یاسایانە هەموار بکرێتەوە بەڵام ئەوەی زۆر گرنگە مادەی 390 بەڵام ئاماژەشم پێ کرد ئەمە هەروە بە ئاسانی ناکرێت پێویستە هۆشیاری لە نێو کۆمەڵگە بڵاو بکرێتەوە پێویستە هەنگاوکاری لەسەر بکرێت ئێمە پێویستە قەنەعەت باوەڕ ئیرادە و هێز لای تاکی کۆمەڵگە دروست بکەین بە تایبەتی ژنان ئەگەر دەستدرێژێکی جنسی کرایە سەری بە هاوسەرگیری ڕازی نەبێت لەگەڵ تاوانبارەکە بەڵکو هەستی سکاڵای یاسایی ئەنجام بدات ئەمەش کاتی ئەوێ ئێمە ئەگەر یاساکەش گۆڕانکاری بەسەردابێت بەڵام تاکی کۆمەڵگە نەگەشتۆتە ئەو قەنەعەتە بە بڕوای من ئێمە پێویستە تاکی کۆمەڵگە بگەینینە و ئاستا کە ئەگەر بەو شێوەیە تاوان بەرامبەری ئەنجام درا لە بری سزادان هاوسەرگیری نەکە بەڵکو داوای سزادانی تاوانبار بکات زۆر باشە خاتووە هەنگەر هاتوو خانمێک گەچەڵێکی ئەلکترۆنی یاخود سێکسی یاخود بە گفتار و ڕێگەیەکی تر بێ بەرامبەر کرا یەکەم هەنگاو چی بکات بۆی کا مافی خۆی بەدەست بێنێ ئاخۆ پێویستە دەلیل بێنێت پێویستە یەکسەر بێ سکاڵا بکات چی بکات سەرەتا ئەگەر بە ڕێگەی ئەلکترۆنیەوە هەڕەشەی لێکرا یاخود بە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە وەکو ئاماژەمان پێ کرد ئەگەر لە 18 ساڵ بەسەرەوە بوو ئەتوانێت لە دادگا سکاڵا بەرز بکاتەوە بەڵام ئەگەر لە 18 ساڵ بەخوار بوو ئەوە دەتوانێت لەلایەن باوکی تاوانبارەوە سکاڵا بەرز بکرێتەوە و ئەگەر تاوانباریە خۆت عفو لەلایەن باوکی تاوان لێکراوە ئەتوانێت سکاڵا بەرز بکرێتەوە و ئەگەر تاوان لێکراو تەمەنی 18 ساڵ بەخوار بوو نەیتوانی بە خێزانەکە یاخود بە باوکی ڕابگەێنێتکەوە بابەتێکی بۆ جۆرە یان هێرشێکی بۆ جۆرە لەسەریە ئەتوانێت ئەو ژمارەیە کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کێرکوک داینەوە ئەتوانێت پەیوەندی بەو ژمارەیە بکە کە ژمارە تایبەت کراوە بە گێچەڵە ئەلکترۆنیەکان پەیوەندی بەوانە بکە ڕێکارەکانی بۆ ئەگرنە بەر زۆر باشە بارودۆخی ئابووری تا چەند کاریگەری هەیە لەسەر زۆربوونی ئەم حاڵەتە هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا بە پێی و ئەمارانی کە بڵاو دەکرێتەوە ڕێژەی هەژاری لە عێراق زۆر بەرز بۆتەوە تقریباً لە 30 تێپەڕاندووە ئەمە تا چەند کاریگەری هەیە کە خانمێک ئەم کارم ینی ڕەنگە لە بەرامبەر بڕەپارێکدا ئەنجام دا یاخود بۆ پڕکردنەوەی پێداویستێک ئەنجامدا ئەمە تا چەند دەچێتە خانی گێچەڵی سێکسیەوە دیارە ئەگەر ئەمە بە ڕەزامەندی جیایە بێ ڕەزامەندی جیایە بەڵام ئەم خانمە ئەگەر بە ڕەزامەندی ئەم کاری ئەنجام دابێ لەگەڵ
تاوانباردا ئەوە سزاکەی لە 7 ساڵ سزادانی تاوانبار لە 7 ساڵ زیاتر تێناپەڕێ بەڵام ئەگەر ئەم خانمە بەرامبەر بە پارە و چەند جارێکم کارە لەگەڵ کەسانێک کە ئەنجامدا ئەوە ئەچێتە قاڵبی لەشفرۆشی یاخود با بڵێن دەعارە کە بەپێی قەراری مەجلس قیادەی فەورە کە ئەنجومەنی باڵای شۆڕشەکە کەەوە سزاکەی بۆ ئافرەتەکەش ئەگەڕێتەوە تاوەکو سزای ئەدامەڕات ئافرەتەکەش لەم کاتەدا سزا ئەدرێ ئەگەر وەکو کارێکی لەشفرۆشی جستەی خۆی بۆ ممارەسەی جنسی یاخود تاوانی جنسی ئەنجامدا بێت و هەر کەسێکی شوێن و ایمانەوە بۆ ئافرەتەدا بێت و بۆ ئەنجامدانی ئەو تاوانە ئەو کەسەش هاوبەشە لە ئەنجامدانی ئەو تاوانەدا ئەگەر هاتوو خانمە تەمەنی خوار و 18 ساڵ بوو ئەگەر خواری 18 ساڵش بێ سزا ئەکرێتەوە بەڵام لەو سزایە کەمترە کە بۆ کەسێکی سەر و 18 ساڵ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردانە هەموو خاڵانی کە پێشتر باس کرد لە گێچەڵ ئەلکترۆنی بێت لە چۆن بڵێن تونوتیژی سێکسی بێت و هەمووانی تر پێویستە چی بکرێ بۆی کە کەم بێتەوە ئەم دیاردێ پێویستە ئێمە ژنان و کچانی خۆمان تەواو بنیاد بنین کەوا بە هیچ جۆرێک کۆڵ نەدەن بەرامبەر ئەو بابەتە کە پیاوان بەرامبەریان ئەنجامی ئەدەن لە ڕووی فکریەوە هۆشیارێکی تەواویان پێ بدەین و پێویستە ژنان و کچانی ئێمە هێندە بەهێز و بە باوەڕ بن بە تەواوی لەسەر پێی خۆیان ڕابوەستن بێ زۆرە کۆڵ نەدەن لە هەر کارێکدا ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بوونەوە ڕوو لە دادگا بکەن و سکاڵای یاسای خۆیان بەرزکەنەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش هەمیشە پارێزەری خۆبەخشیانەیە لە پشتیان ڕابوەستێت و دواتر لە ڕووی ئابووریەوە ئەبێ پشت بەخۆیان ببەستن هەر ئافرەتێک ئێمە چەندین ئافرەتمانەیە خاوەن بڕوانامە نییە بەڵام تایبەتە بەکارێکی پیشەیە خۆی بۆیە پێویستە لە ڕووی ئابرۆ پشت بەخۆیان بەستن لە ڕووی هۆشیاری و پشت بەخۆیان بەستن ئەوەی ئەمێنێتەوە یەک لە چارەسەرەکانی ئەم کێشەیە پێشەوە ئێمە بچینە سەر جێبەجێکردنی یاسا بەهێزی تاکی کۆمەڵگەی پێویستە بە تایبەتی من بە زۆری بەرامبەر ژنان و کچان ڕۆبدات ئێمە کچان و ژنانمان پێویستە زۆر لەوە بەهێزتر بن کە وا ڕوبەڕووی کارێکی جنسی ببنەوە و دواتریش یاسا بەڵگەکان بخرێتە بەردەمی کەم تەرخەمی ناکە لە سزادانی تاوانبار وەکو ئاماژەشم پێ کرد یەکێک لەو هەنگاوانەی کە عینەن ئەگەر ڕووداوە سێکسێکە ڕوویداد بە زووترین کات سکاڵا بکەن تاوەکو پێشەوەی ئەو مودەیە تێپەڕبێت راپۆرتی پزیشکی ئەنجام بدەن ئەو راپۆرتە پزیشکی یەکلاکەرەوەیە بۆ سزادانی تاوانبار لە زۆر باشە خاتوە هەند دیاردەیە کە با بڵین لە ماوەی ڕابردووشدا لە عێراق و هەرێمی کوردستانی شتاڕاتەیەک با بوو دیاردەی تعلیقدان بوو لە ئافرەتان لە بازار و شوێنە گشتێکاندا و ئەم دیاردەی ڕەنگە تا ئێستا شەرمان ئەم دیاردەیە دەچێتە خانی تونند و تیژی سێکسیەوە ئەگەر کەسێکم کاری کرد هیچ سزایەکی هەیە بۆ نمونەگەر کەسی بەرامبەر سکاڵای تۆمار کرد بەڵێ ئەوە ئەچێتە خانەی گێچەڵەوە بە هەمان شێوە وەکو ئاماژەم پێکرد تەنها بە وتنێکیش بێت تەنها بە هێمایەکیش بێ مەرجنیە کارە جنسیەکە بە ممارەسەکردن ئەنجام بدێ تەنها قسەکردنێک یا وتنێت یەک هێمایەک ئەچێتە خانەی گێچەڵکردنەوە کە مادەکانی 400 و 401 و 400 لە قانونی عقوباتی عراقیدا سزای بۆدانەوە لە 3 مانگ حکومدان سزاکەی و یاخود غەرامەکردن و ئەگەر لە ساڵێکدا هەمان جار هەمان کەس ئەو تاوانەی دووبارە کردەوە سزاکەی بێتە 6 مانگ و غەرامەکەشی دوو هێندە زیاد دەکات زۆر باشە با من پرسیارەکەی لێ بکەم دواتر دەگەڕم لای هاوکارم سارە پرسیارەکەی منەوە بوو بەشێک لەو خانمانە یاخود بەشێک لەو هۆکارانی کەوای کرد و ئەم دیاردێ بە شاراوی بمێنێتەوە بریتە لە ئاشکراکردنی ناو ناونیشانی و کەسێک کە ئەم کاری بەرامبەر کراوە خانمێکم کاری بەرامبەر کراوە پەیوەندی و کۆنێکتی لەگەڵ لانی پەیوەندیداردا هەبوو جاچ پۆلیس بێ ڕێکخراوەکان بێ لە دوای ئەو ڕووداوە ناونیشانی ئەم خانمە بە پارێزراوی دەمێنێتەوە بە دڵنیاییەوە هەموو ئەو ناونیشانە بە پارێزراوی مێنێتەوە زۆر باشە سەبارەت بە تونندوتیژی خێزانی پێم خۆشە بزانم لە ڕووی یاساوە تاکو چەند قوربانیان پارێزراون ئەوەی تونندوتیژی خێزانی بەداخەوە ئێمە ساڵانێکە داوای جێبجێکردنی ئەو یاسایەکەین کە خراوەتە بەردەم پەرلەمان
بەڵام تا ئێستا دەنگی لەسەر نەدراوە تونوتیژی خێزانێکان بەردەوامە بە لێدان یاخود بە ئیهانەکردن یاخود بێبەشکردنی ژن لە کارکردن یاخود بێبەشکردنی کچ لە خوێندن یاخود تا ئێستا ئێمە لە بەشێک لە دەوروبەری کەرکووک کچەکان خەتەنە ئەکرێ ئەمانە هەمووی یاخود بێبەشکردنی ئەو ژنە لە سەردانیکردنی کە سوکاری هەموو ئەمانە چێتە قاڵبی تونوتیژی و یاخود ناوزڕاندنی یاخود تۆمەتبارکردنی بە خیانەتی زەوجیە یاخود تۆمەتبارکردنی پەیوەندی لەگەڵ کەسی دیکە و پەیوەندی ناشەرعی تا ئێستا ئێمە ئەم کەیسانە بەردەوامە و بەڵام ئەو یاسایانەی کە بۆ پاراستنی تاکی خێزانە هەیە لە ئێستادا یاساکە بە پێی پێویست نییە چاوەڕ ئەکەین لە حکوومەتی داهاتوو پەرلەمانی نوێدا دەنگ لەسەر ئەو یاسایە بدرێ لە پێناو ڕێخستنەوەی خێزان هەرچەندە ئەگەر دژایەتێکی زۆری ئەو یاسا ئەگرێ بەڵام ڕێکخراوەکان هەموو هەوڵ و جهودمان کۆ کردوێتەوە لە پێناو دەنگدان لەسەر ئەو یاسایە. زۆر باشە سوپاس بۆ خاتوو ئاهەنگ ئەنوەر بورە سوپاس بۆ خاتوو ئاهەنگ ئەنوەر پارێزەر سوپاس بۆ ئامادەبوونت لێرە سوپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت. بژی زۆر سوپاس بۆ ئامادەبوون لێرە. سوپاس بەڵێ خۆشەویستە من و سارا ئەمڕۆ تۆزی کێشەمانە بوو سوپاس بۆ ئامادەبوونیەوە سوپاس بۆ بینەریتان تا پرۆگرامێکی دیکەی بەیانی باش بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ